یارانە کوردەوار وەختتانەوە خێر لە چوارچێوەی شۆڕشەکانە دیبیتەکانە ئاخرین شۆڕشە من ئەم شەو دیبێتێکی تەحلیلی یەکەم سەبارەت بە هەندێک ئستدلالات باوە ناوە عەقڵە سەلیمە یا عەقڵە ناقسە مەردمە ئێمە common sense بزانن ئەمانەنە کە ئەبن بە مەبنای هەڵس و کەوت و خو خسڵەتە ئێمەمانان لە ناوە کۆمەلگای خۆمانە بۆ مثال مەسەڵەن ئێمە وا ئەیکەنە ناو مێشکمان بێ ئەوەی پرسیار بکەین مەسەڵەن ئێژن گەرەکیانە ئەزمونە حکوومەتە هەرێم لە بین بوون خۆ بۆ خاتریەوەی ئەم ئەزمونە لە بین بوون ئیشی چی بکەن ئیشێ سەرچاوەی ئابووری حکوومەتە هەرێم لە دەسە حکوومەتە هەرێم دەربێرن بێن بە ئەم مەسەلە ئێمە بەڕاستیکەین بزانن ئەگەر ئێمە فکرەکەین دوژمنەیەک بە ناوە دوژمنانە کورد کە ئەبن بە دوژمنە ئەم حیزبانە مەوجودن و لێرە شەڕ بەغا ئەمەسە کە گومڕۆکات بگرێت و فڕۆکەخانەکان بگرێت و فرۆشتن نەوت بگرێتە دەسۆ ئەو جار ئێمە ئیشێ بێژین وا فکرکەینەوە کە بەغا نیگەرانی ئەوەسە کە ئەگەر ئەم حیزبانە کە خۆیان بە نوێنەرایەتی کورد ناساندووە پوڵ و سەرچاوەی ئابووریەکیان لەدەساوێت ئەبن بە مایەی خەتەرە حکوومەتە مەرکەزیە عێراق یا حکوومەتە ئێران یا حکوومەتە تورکیا یا حکوومەتە سووریا خۆ ئەگەر ئەمە مەبنای ئیستدلالەکەس ئەگەر ئەمە قسەکەس ئێمە ئیشێ بزانین چۆن ئەم قسە ڕاستە بزانن ئەمانە ئێژن ئەزمونە حکوومەتە هەرێم وا لە خەتەرە چۆن وا لە خەتەرە چون حکوومەتە بەغا یوسە کازمی بێ عیبادی بێ مالکی بێ هەرکە ببێ گەرەکێسی سەرچاوە ئابووریەکانە هەرێم دەربێرێ لە دەستی ئێمە وا فکرەکەینەوە ئەم سەرچاوە ئابووریە لە ڕوانگەی بەغاوە ئەتوانێ هێزێکی گەورە بە کورد بدە مەگەر ئەمە ناکەن بە مێشکە ئێمەوە مەگەر نیان کردووە بە مێشکە ئێمە مەگەر ئێمە وا فکر ناکەینەوە دێ ئەگەر واسە با ئێمە وەڵامی ئێمە بدەینەوە بزانن سەرچاوەی ئابووریە هەرێمە کوردستان زەمانێک ئەیتوانی تەهدید بێ بۆ ئێران تەهدید بێ بۆ تورکیا و تەهدید بێ بۆ بەغا کە بەڕاستی کورد تا ئێستا پوڵی نەبوو پارەی نەبوو ئێستا پارەی هەست ئەم پارە چ پێیەکە ئەم پارە لە ژێرۆ ئەیبات لەسەر پرۆژێهایەک کە خۆی پێ بتە و بەدەسەڵاتتر بکاتەوە سەرفیەکە مەسەلەن ئەڕوا لە بازارە ڕەشە چەک و چۆڵ ئەسێنێ مەسەلەن 4-5 دانە زانای بوارە چەک و سارۆخ و موشک لەو وڵاتە تێ هەڵدریاگانەی وەکو ئوکراین و وەکو لیتڤانی و وەکو مۆڵداڤیا و ئەمانە تێرێت بە پارەیەکی باشۆ کە بتوانن سارۆخی بۆ دروست بکەن سارۆخێک کە بتوانێت فڕۆکەی بێفڕۆکەوان بخاتە خوارەوە بتوانێت کۆپتەر بخاتە خوارەوە بتوانێت F-16ەکانە تورکیە بخاتە خوارەوە یا ئەوەی کە 4-5 دانە کارخانەی چەک بێرێ فیشەک بێرێ لە ژێرۆ لە بنە ئەرزەکان و بنە چیاکان کونکە کەس نەزانێ و ئەم خەریکی چەک و چۆڵ دروستکردن بێ هاوەن دروستکە و مەدافعات دروستکە و گولەی ئەوان دروستکە خۆ هیچ کام لەمانەی لە بەشە نظامی و حکوومەتە هەرێم نەکردەکە ئەمانە ناتوانن مەسینەیش دروستکەن بۆ خۆیان مەسینەی لاسیکی کە پێی بڕۆنە سەراو ئەمانە پارەیان لە بەشە چەک و چۆڵ و هێزە نظامی دروست نەکردکە ئێستا بێژین ئەمانە سیلاحیان نییە بابێن وەکو ئێران بکەن یعنی چۆن بکەن یعنی بێن بڕۆن لەسەر کوردەکانە کە سەرمایە گوزاری بکەن ئەم بەشە قەومی ئیتنیکیە مەسەڵەن بێن لە خەڵکستنە و کرماشان و هەمەدان و لڕسان و ئیلام و ورمی و ئەمانە کۆیان بکەن و ئەسڵحەیان پێبن چەکیان پێبن
شتێک وەکو ئەو حیزبوڵایی کە ئێران دروستی کردووە ئەو حەماسەی کە ئەمانە دروستیان کردووە دروستکە بۆ لەبەرەوەی ببێ بە ئەهرۆمە گوشارە لەسەر ئێران بۆچی لە قەزوێنەوە بتوانێ با لە ئێران لە قەزوێنەوە بتوانێ بالی شەڕ لە سنوورە سلێمانی دوورکاتەوە ئیتر تۆ نەوێنی هەر دەفعە ئێران تۆپێن بکە و تۆ باران بکە تۆ ئەمتە نەدیگە ئەمیشە نییە ئەمیشە نەمەوجودە خۆ ئەی حکوومەتە هەرێم حتمەن هاتگە تاکێکی کوردی تاسەر ئێسک کوردی سەرزەمین دۆسی کەیلە وەتەن بە هەموو پێناسەکانە کوردایەتیوە دروست کردگە ئەسڵەن هەرێمە کوردستان بووگە بە مەدینەی سەدرە ئیسلام و خەریکە تەبشیر و سادرکردنە کوردیەتە بە بەشەکانتر دەی ئەمیشە نییە پس حکوومەتە هەرێم ئەم پارەیە لە ماوەی 30 ساڵە ڕابردوو لە بەشە پەروەردە و دروستکردنە دیسکۆرسێکی کوردایەتی و لە هەمان کات پەروەردەکردنە جیلێکی ئامادەی ئمڕۆیی کەیلە وەتەنە تۆکمەی دەستوەشێنە گیان لە مشت دانەنیاکە نەیکردگە حکوومەتە هەرێم بۆ پاراستنە دەسەڵات و خۆی و بۆ پاراستنە کیانە خۆی و ئەو ئیدعا لە بەشە ئەسلحە و چەک و چۆڵ و فیتنەی منتەقەیی و ئەمانە حەجێکی نەکردگە بۆچی ئێشێ بەغا بێت ئەم سەرچاوەی ئابووریە لە پارتیوێکێتی بسێنێ پرسیار بۆ ئەبێ بێت بیسێنێت کە زۆڵام نەدات کە تۆ ئەم پرسیارە ئەەکەی ئەمە پرسیارێکە لەگەڵ منتق و لەگەڵ ئیستیدلالی تۆ سەرۆکاری هەست تۆ ئێشەی جواوە منتەقی بدەیتەوە بزانە ئیستە من سناریۆکەم باس کرد وتم ئێوە ئێژن سەرچاوەی ئابووری لە دەستمان بڕوا کورد لە دەستی ئەچێ بەتاڵەوێ یعنی کورد فاسۆلیای نامێنێ بیخوا دێکاتە سەدام حسین هەموو کوردێک ئەوەنەی گۆشت لە حکوومەتە بەغا ئەگرد ئەیان و وە چوار قەپ ناگەیتە پێشە یعنی ئەوەنە گۆشتی وا پێوە لەقەی پێشەکە بە چوار قەپە زل وە دوو گوپی ناگەیتە پێشە دێ خۆ کێشەی نانیان نەبوو خۆ حکوومەتە بەغا کێشەی ئەوە نییە بڵێ هیچ کوردیە بۆی نییە کێشی بڕواتە سەر ساڵکی لەهۆ ئەوەنە تشریب و فاسۆلیا خۆریا و گشتی تووشی کرۆسترۆڵ و چۆری خوێن و نەقرس و ئەوانە بوو یعنی چی یعنی ئەمانە نایاڵن مەردم نان بخوا نایاڵن یعنی چی یعنی ئێستا حکوومەتە تورکیە نایاڵێ بابای دیار بەکری هەڵسێ بڕوا لە ئەسەمۆڵ بێەوە میلیاردر پوڵ پەیدا بکە پس ئەمە جواو نادرێتەوە هەروە لە خۆیوە بزانەمانە چمکێکیان گرتگەوە دەست و پێی ئێژن جاش بێەوەی پێناسەی کورد بکەن تا ئێمە بێژین مەسعود بارزانی چۆن کوردە پێناسەی کورد بکەن ئێمە بێژین بنەماڵەی تاڵەبانی چۆن کوردن ئێمە بێژین قازی محەممە و چۆن کورد بوو قاسملو حیزبی دموکرات چۆن کورد بوو ئێمە ئێشێ سەمومەنمان بوێت خۆ ناکرێ هەرکە دەمە قۆپانێ بکاتە بەری و کلاشینکۆفێ بکاتە شانی ئەوێ بە گەورە و ئەوێ بە کورد و ئەوێ بە قارەمان ئەکرێ ناکرێ وەها شتێ ناکرێ چون هەر کەسێک ئەتوانێت بە هەر نیەتێک و لە ژێرە ناوە کورد و بە ناوە کورد چون لە بەری خوێن ئەڕوا لەسەر ئێمە مەعامەڵە بکە خۆ تەنیا پێوانەی ئێمە چییە بۆ ئەمە چییە بۆ ئەوەی سابتی کەین کاورا کوڕە خاسە و ئەمەسە کە بیکوژن بزانن کاکەی گیان کاکەی کورد وە بەر چاوە خۆت بێن و ئێمە ڕاپەڕینە کوردەوارە سەر بە خۆمان دروست کردگە کەس بستێ عەرز نادا بە ئێمە کەس یەک دانە چەک نادا بە ئێمە کەس پارەی ژەمێ فاسۆلیا ناداوە ئێمە چۆن حیزب دابنین مثالە دەمها چۆن ئوردوگایە دابنین
ئێمە سەرزەمینەکەمان کۆرپۆریشنە ئێران و دەوڵەتە ئێران و دەوڵەتە تورکیە و دەوڵەتە سووریە و دەوڵەتە عێراق گرتەگێسی و هەر هەموویان لەسەر نابوودی و کوردی یەکن. پرسیار: عەبدوڵڵا ئۆجالان چۆن ئەبێ بە عەبدوڵڵا ئۆجالان؟ خۆی میراتە باوکی پێگەیشتووە، ڕۆشت هەموو سەروەتەکەی عەشیرەکەیان و باوکی هاورد دای بە چەک و چۆڵ، ڕووی لە دەڕەی بەقا ئادانیشت بۆ ئەوەی دەڕەی بەقا بگرێتە دەسەوە، دۆڵە بەقا بگرێتە دەسەوە. عەبدوڵڵا ئۆجالان خۆی و عەشیرەکەی سوار لە پشتە ئەسپ و لەسەر زینا شمشێریان وەشان و هێزە حافز ئەسەدیان دادوا و نیروهای حیزبوڵڵایان دادوا و چون تەپیاندا بەسەر دۆڵە بەقا. وابوو ئاغای عەبدوڵڵا ئۆجالان دانێ ئینسان بوو گە و کورد بوو گە و هاتگە و چۆن عەبدوڵڵا ئۆجالان توانی حیزبێ دابنێ؟ فرە زیرەکە، فرە مهمە. ئەم بستەخاکەی چۆن بەدەساورد؟ نا عەبدوڵڵا ئۆجالان ئستخبارات سووری بانیەکە، زەمینی پێدا، ئەسلحەی پێدا، پوڵی پێدا، خاچی پێدا و لێو دووە پێی ئێژێت هەر کوردێکی کوردەواری داگیرکراو لە نایانە کۆرپۆریشنە سووریوە بڕواتە ناوە هێزەکانە پەکەکە ئیتر نایوێ ئەسکەری بکە. یانێ ئەم حەتا ناتوە بزان یاران تەپشیرکردن بانگەوازکردن بۆ شتێک خۆ ئاسان نییە. ئەوە نییە کاوراگەرێکی 30 کیلۆیە برنج بفرۆشێ 50 دیعایەی تەلەڤیزیۆنی بۆ ئەکا. دەیەم عەبدوڵڵا ئۆجالانە وا شەو ڕۆژتەکە مردمە خۆیان قسەی نەکردگە بێژێ ئەم مردمە چۆن کاول بووگن ئەم سەرزەمینە بۆ بریاگە ئێمە ئێشێ بۆ شەڕ بکەین، لە چی شەڕ بکەین، لە دەستە چی ئێشێ ڕزگارمان بوێ، بۆ ئێشێ ڕزگارمان بوێ. وەختی ئەمانەی نەوتکە چۆن خەڵک ئەڕوا ڕوو ئەکاتە عەبدوڵڵا ئۆجالان بۆ ئەڕوا؟ بزانن من زیاتر لە 1400 ساعت دیبەیتم کردەگە، هەموو بەشێکی کۆمەلگای کوردەوارم تەنی گەسەوە لە دیبەیتەکە، لەبەرەوەی ئینسانە کوردی بەو نەتیجە بگەێنم، بەو جێگە بگەێنم کە دنیاکەی واقعی بێتەوە و لە دەستە دوژمن دەریکەم و بیکەم بە هەنەخۆی. بۆیە ڕۆژ ساعت دقیقە دەروونە من گیرە لەگەڵم ئەم دنیای کوردیە. بێرن یەکێکی تر بە عینوانی شۆڕشگی ڕۆکورد بە ئەندازەی دیبەیتەکانە پەیمانە حەیدەری نە. دەو وتارە تۆخی نووساوی لەسەر مەسئلەی کورد. لەسەر مەسئلەی کورد منزورم ئەمەسە بڕواتە ناوە شەقامەکانە کوردەوار، بڕواتە ناوە ژیانە ئینسانە کوردی، نە ئەوەی کە بێت باس بکە بێژێ مارکسیزم وائێژێ و بەڕاستی مافێ ژنان و بەڕاستی مافێ ئەحزاب و بەڕاستی مافێ چۆلەکە. نا منزورمەوە نییە، لەسەر مشەخەسەن کۆمەلگای کوردەوار قسە بکە وەکو ئەم قسەیە ئێستا من کردم. باشە ئەی چی ئەبێ بەخۆی ئەوەی کە خەڵک ڕووەکاتە پەکەکە؟ چی ئەبێ؟ تۆ ئەوێنیت پەکەکە تا ساڵە 91 ناتوانێت کەس بگرێ، هێزێکی ڕووتێناکە لە 25 میلیۆن 30 میلیۆن ئیتنیکی قەومیە کورد، هێزێک ڕووی تێناکە. پرسیار: کێ بنەماڵەی بارزانی دروزەکە؟ بزانن ئێوە ئێشێ بزانن بۆچی لە پڕێکا لە ناوە بنەماڵەی بارزانی شێخ عەبدولسەلامێک لە خۆیوە پەیدا بێ، لە خۆیوە. بزانن مەسئلەی عێرفان مەسئلەی سلووکە، یعنی تۆ ئێشە شەیداییەک خولیاییەک لە دەروون خۆتا بوێنی تۆ تا بڕۆی بووی تۆ ئینسانێکی عارف. بزانن ئێژێ مەولانا جەلالدین حەمەی بەڵخی ڕوومی فەقیه بوو، دەرسی شەریعەتی بوو، 2000 نەفەر لە قونیە لە مەجلسەکەیە دائەنیشت، قازی القوزات بوو، دەسەڵاتی بوو،
شەوکەتی بوو پووری بوو وەلێ چی بوو مەلا بوو مەلای پایە بەرز بوو چاوی کەوت بە شەمس تەبریزی مەولانا جەلالەدین لە پڕێکا دی هەرچیەک وا پێی نابێ بەم هەستەی وا لە شەمسە تەبریزی گرتی یعنی لە سەواد و لە ماڵ و لە تێگەیشتن و لە شاگرد و لە سروەت و لە پۆڵ کەوتە شوێنە شەمسە تەبریزی شەمسە تەبریزی پێیوت تۆ بە دەردە من ناخوەی تۆ بە دەردە دنیای عرفان ناخوەی تۆ فرا قورسی تۆ حاجی شێخە گەورەی تو قازی و القوزاتی تو مەجلسی دەرسە هەسو تۆ وجهەیەکی ئیجتماعیت هەسوو خەڵک حەزە پێکات و پوڵە فرەیەکت هەسوو دەسە ئەڕوات و قسە ئەڕوات و تۆ بە دەردە عرفان ناخوەی ئەوە نییە مەولانا شعرێکی ئەز ئێژێ مرده بودم زنده شدم مرده بووم زێنک بوومەوە گەریە بودم خەنده شدم گریان بووم بە پێکەنین دولت عشق آمد و من دولت پاینده شدم دولتی عشقات و من بوم به دولت هتایی گفت که دیوانه نئی که وتی مولا شمس وتی تو شیط نیی تو دیوانه نیی تو خلیات نیه گفت که دیوانه نئی لایق این خانه نئی به من وتی تو دیوانه نید دیوانه یعنی چی؟ یعنی وشیت وی دست برده لحجیشته لە پوڵ و لە ماڵ و لە ژن و لە دەسەڵات و لە شۆهرەت و لە هەرچی شتە دەستی لێ بشۆی تۆ فرا قورسی وتی لایق این خانه رفتم و دیوانه شدم سلسله بندنده شدم ڕویم و دیوانه بووم شێت بووم و سلسله بندنده بووم دەی ئەگەر ئەمە عرفانە کە ئیشێ مەولانایە وای پێ هاتوێ مەسەلەن قبوڵیکەین نایژین ڕاستە دروست نایژینم چیرۆکە خاسە خراوە ئێمە هەرگەرەکمانە سەمومەنێکمان وەدەسوێ شێ عەبدولسەلامە بارزان چی کردەگە چی اتفاقێکی بۆ کەوتەگە ئەمە چۆن ئەوێ تۆ قوت بە تەریقەت نەقشبەندیە چۆن ئەوێ تۆ جێگە نشینە بەهائالدینە نەقشبەند بوخارایی چۆن ئەوێت کێیکە کامە سلوکە پشتەڵ پشتێرن هیچ ئەم ئاغا نوێنەرایەتی تەق تەریقەتە نەقشبەندیە لە مەولانا خالد نەقشبەندی ئەیگرێ مەولانا خالد نەقشبەندی کێس مەولانا خالد نەقشبەندی بابایەکی مەجهول الهویەیە بەرزەنجیە بابزانن کونە هەرچی ئەم فیتنەسە لە بەرزەنجەوەتی هەرچی ئەم سەیبازی و شێخبازی و حەیتەران کردن و ئەمانە گشتی لە بەرزەنجەوتی گشتی سادات بازی و شێخ بازی ئەم ئاغا چووگەسە کوێ ئەم ئاغا گویا ساڵە 1850 مەولانا خالد نەقشبەندی کۆلکە مەلایەکی بەرزەنجەیی ئەوێت ئەڕوا بۆ حەج لە مەدینە کە گەرەکی بڕوا بۆ مەکە کاورایە پێی ئێژێ دەوای دەردەکە لە مەکەوا لە کەسێکا کە خەلاف شەرعەکە خەلاف شەرع کەس نایژی خەلاف شەرعەکەی چییە؟ ئارەقە خوا زناعەکە هەڵاخاتۆ تەقلە لێ ئەدا دانسەکە ئێژێ بەوە نەخەڵەتی خەلاف شەرعەکە دەرمانە دڵەکە ها بەلای ئەو ئەڕواتە مەکە چاویەکەوێ بە ماغا ئێژێ دەرمانە دڵەوا لە هندوستانە بەکێ ئێژێ بە مەولانا خالد بڕۆ دانیشە لە جێگەکەی خۆتا لە هندوستان تێنە شوێنە ئەمە ئاغای نەقشبەندیە چێتە و دانیشێ لە مزگەوتە سلێمانی ئەوەڵەن هەنووز کە هەنووزە معلوم نییە سلێمانی چەند مزگەوتی بووگە ساڵە 1805 سلێمانی کەناراوێکیشی بووگە معلوم بگوزانیم ئەمە ئەم ئاغا مەجلسە دەرسی بووگە ناگەهان عەزیم ئابادیەکی وەیلانی هەندی خۆیەکاتۆ ناو مزگەوتەکە
ئەم ئاغای مەولانە خالدە حەزی پێکات و حجرەیەکی پێدات و مانگێتەک یەکتریا قسەکەن و تەفەحوسەکەن و ئەم حەزی بە نەقشبەندیەس و ناوی بیستگە و نازانێت و بیستیەسی و نازانێت و لێو دوایژێ وەڵا ڕاستیەکەی ئەمەسە من کێ ئەو کاورای دەهلەویە عەبدوڵڵای دەهلەویە باش لەبیرم نەماگە کامیانە منی هەناردگە قوتبە نەقشبەندیە ئەوە وا مجەوزەکە ئەدا ئەوە وا دەفتەرەکە ئیمزاکە تۆ ئەکاوە نوێنەرە خۆی ئەوە منی هەنارگە تۆ بووەم بزانم چیرۆکە ئەحمەقانە سوال ئەمەسە دێ ئەم بەهاءالدین نەقشبەند بوخارائیە ئەم جیهانە ئیسلامە گەورە بە تایبەتی لەم بەشە کوردەوارە وەری کردگە ئەمە حەیتەرانی کردگە خۆی لە بوخاراوە لێو دوا جێنشینەکانی لە هندوستانەوە تا ئەم زەمەنە کەسیان بیری لە کوردەوار نەکردگەسەوە لە پڕێکە لە 200 ساڵە پێشە لە ئەوە بیریانەکەوێت و کورد و کوردەواریکیشە سوو بە ئەمە سادرکەین چی سادرکەن نەقشبەندی بازی سادرکەین وەڵا کاورا تایبەت منی هەناردگە یانێ تا ئەو زامانە کە مەولانا خالد تێ دانێ لەم کوردەوارە نایەتە دەرۆ خولیاوێت و حەیتەرانکا و حەز بکا بەم عیرفان و میرفانە کە ئەمان بانگیکەن بڕوە تەوەجۆکەن وە کەسیش نازانێم نەقشبەندیە چییە ئیتر مەلاکە خۆی کە مەولانا خالدوێ نازانێ نەقشبەندیە چییە تەوەجۆکەن ئێستا ئاغای دەهلەوی لە دەهلیا دڵی ئەمەی گەرەکە و نەفەری بۆی هەناردگە ئەمیژەکەوێتە ڕێ و یاڵڵا و ڕێگەی سەفەرەگرێتە بەر و قاپی وە قاپی و مەرقە وە مەرقە و لە هەر کوێیەکە دانێ سۆفی مردگا مەڕواتە سەرە قەورەکەی ئەشێعرێنێ بە فارسی شعر وەسەری وەیژی تا مەرقەوەکەی ڕزای ئیمامە هەشتم لە مەشەدا لەوێ ئەڕواتە ئەفغانستان و لە ئەفغانستان ئەڕواتە هندوستان لە چیرۆکەکە ئێژێت مەولانا خالد دوای 5 مانگ لیاقەتە خۆی نیشاندا ئەمە لە ئەوەڵەوە وتی کاورا هەناردگی سێ شوێنی ئەمە وتی خەوەریان پێداگە جا ئەم شێخانە لە پێغەمەر خراوتر معجزەکەن پێغەمەر ئیسلامێژێ ئەنە بەشەرون مثلکم یاک معجزەم نییە ئەمە گشتی تۆڕەهاتە وەلێ ئەم شێخانە ناویان یاگە کەرامات هەر لە خۆی و کەراماتیان لێ ئەچۆڕێ شەل نییە و ئەلەنیەوە کوردی تۆجۆکەن کەراماتی ناوەتە کە معجزە فەرقەکە وەلێ ئیتر دڵیان خەوەرەدا و پیشگویی ئەکەن و وەسرە ئاوە ئەڕۆنە ڕێوە و تەقلە لێ ئەدەن و ئەم کارانەکەن کوێر خاسەکەن و گەڕ خاسەکەن و فوئەکەنە ناوە سکە مردم دوو گیانەکەن و مراوە مردم ئەدەن و مراوە مردم حاصڵەکەن و ئەمە کارە ئەمانەسە قوتب و شێخ و ئامانە قوتب نەماوە ئەمە ئاغا لە ئەوڵەوەتی هەنارگیانە شوێنی ئێستێژێ 5 مانگ ئاو کێش وگە ئاو کێش نایژێ چ کارە وگە مەولانە خالدە چی کردگە وەسەر گورێ سۆڕوویگە سەرڕێوە تەقلەی لە حەواوە لێداگە چی کردگە ئەم دەهلەویە حەزی پێکردگە دوای 5 مانگ لیاقەتە خۆی نیشانەدا و شەرەفە حزور بە حزور ئەلامەی گەورە ئاغای دەهلەوی پەیاکە تەوەجۆکە ئەمە ڕواتە لای دەهلەویش خوا هەڵی ناگرێ لافیتەیە ئەگرێتەوە دەستەوە یەک مۆری جومهوری لێدا ئەوە نییە ها ئێژێ مۆری جومهوری وا پێوە ئەسمەرە دڵتا بەکێوە لەبوو لە بێوە یەک مۆری پێوە ئەنێ ئەم ئاغای مەولانا نەقشبەندیە بەم لافیتەی دەسیۆ ئەوێت و چی ئەوێت و قوتبە قادریە قوتبە نەقشبەندیە قوتبە سۆهرەوەردیە قوتبە هەرچی وەردیەز ئەم ئاغا 5 شعبەی تەریقەت وا لە ژێرە دەستیا هاتکە بڵاوەی پێبا وەسە شعبەی مەکدۆناڵد چووگە لە هێدکوارترە لە شعبەی ئەسڵیە وەڵا جازەی گرتگە بێ بڕوا برانچ دابنێ شعبات دابنێ ئەم ئاغا تێتۆ خوا هەڵی ناگرێ ئەوەنە فعالە وێرە 20 ساڵە 400 خەلیفە و قوتب دروزەکە لە کوردەوارە ئێمە ئەماتیوە ئەم کاورایت
تربیەت کریاگە دەسە کۆمپانیە هەند شەرقی جوولەکەوە بریتانیا لە پڕێکە لە 200 ساڵ ڕابردوو وەکو قارچک تەریقەت سەردەرتێرێ مەسئلەکەی پێکاکاتان لەبیرەوتم دەی پێکاکا چۆن هێزەگرێ چون پێکاکا وجودم مادی هەست بنکە و بارەگای هەست نان ئەدا سفرە ڕائەخا ئەسڵەحە ئەکاتە کۆڵە ئیتر خۆ مهم نییە چیەژێ ئەگەر برسیتە پێخۆرە بۆ چییە ئەگەر خەو تێژێر سەرە بۆ چییە ئەگەر برسیتە بسملە دەمە قۆپان وا لە پێیانە و کڵەشین کۆفیان هەست و فاسۆلیا مەوجودە و پاڵ ئەکەویت و ئەوی تۆ چی ئەوی تۆ هێزە قارەمانە پەکەکە هەر بەم دەسەوە حیزب دموکرات هەر بەم دەسەوە کۆمەڵە هەر بەم دەسەوە پارتی و یەکێتی بنکە و بارەگا ئائیستە تۆ بنکە و بارەگا لە مستەفای هیجری بسێنە بزانە مستەفای هیجری ئەتوانێ 1 سەعات وەکو من دیبەیت بکات و خەڵک بکا بە دموکراتی دێ خەڵک چۆنە ڕوا بۆ لای مستەفای هیجری ئەوە تۆ کۆیە کۆکەرەوە مستەفای هیجری تەکەما بەقێ بێت بۆم ئوروپا چیەکە خەڵک چۆنەوێت تۆ پەکەک دموکرات بەچی بە ئەدەبیاتی بە کاریزمای بە مەتنی بە باوەڕی بەچی ئەوێت تۆ دموکرات مچەی هیجری چۆن خەڵکی ڕاکێشی مەچەی هیجری ئیستا ئوردوگای هێز لە کۆیە هەنێک کناراوی واتیە موبەخێکی هەس و تەباخێکی واتیە قاورمە سەوزی دروزەکە تێکەڵ لەگەڵ فاسوەلیە باشە چای چییە و خەڵکی فشاری بۆ تێت و ئەوێت و دموکرات و ئەوێت و قارەمان و ڕوا پاڵەدات و فاسۆلیا ئەخوا ئەگەر وانە ئەمە ئەرز و ئەمە گەزدانەیە دموکراتی بێت بێژێ کورد چییە هیچ دای ئێوە ئەمە بگرن پس زەحمەتێکی تیا نەکێشاگە بزانن مەولانا جەلالالدین محەممەدە بەلخی متەخەلس بەڕوومی کتاوە فیه ما فیه هەست مەسنەویە معنەوی هەست بڕۆ ئەمە ئاغا بۆ خۆی شعری وتکە و داستانی وتکە و هەڵی خسکەسەوە کارم بەمە نییە ڕاستە درۆز جعلە کە ئەسەن کارم بەمە نییە بەڵام ئەم پیاگە حەدە ئەقەل شوێندەسێکی لە خۆی دانیاگە دوایەوەی کە متەحەولەوێ بنکە و بارەگایشی دانەنیاگە کەسێ نایە بێژێ ئێمە مەولەویەین تەوەجۆکەن کەسێ نایە بێژێ ئێمە مەولەویەین ئەی ئەم شێخانە لە سەرزەمینە ئێمە چۆن خەڵکی ئیمانی بوو نا من جاران بە ئێوە وتم بە تەکیەدانیان جاژێ مەولانا خالدە لازانم لە کێ پاشا پوڵە تەکیای گرت نا کێ پاشا و مەولانا خالد هەرکیان کارمەندە کۆمپانی هەندە شەرقی هاتن چیان کرد تەکیەیان دروست کرد تەکیێش چۆنە تەبیعەتەن ماڵێکی گەورەتر لە ماڵە مردمە دووسێ قاتوا لە سەرە یەکتریا مردم تێ دووەڵمە گۆشتە خوا حەیتەرانەکا سفرەی گەورەی بۆ داخن هەر لە خۆیوە تەکیەکە خوات تۆ شیرینەکە ئیترەمانە نوشتە نووسن و دوعا نووسن و یەکێک گەڕە تێرینی و دەست یەکێشنەوە سەریا و یەکێ شێتوگەی کەنە زنجیر ئەیوەستنۆ و ماڵە شێخە و تێگەی ئەم تەکیە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم مردمە والیان ئەخۆمێت و حاڵیان خاص نییە و ئەترسن ڕوو ئەکەنە تەکیە چی باعس ئەوێت تەریقەتە ئەم دەراویشە فرەبوێ تەکیە هەبوونە تەکیە بنکەیە دائەنێن لێو دوا وەکو داوگەی کەو هەز جا نازانم ئێوە چووگنە ڕاوی کەو 2 فەسڵی هەست کە بە داوگە ئەکرێ یەکێکیان فەسڵی شەڕەبەقە یەکێکیان فەسڵی چێڵکڕە شەڕەبەق بەقکەوی نێرە دانەیەکی دائەنێن ئەخوێنێ ما بەقێ کەوەکان لێ کۆ ئەونۆ تۆیش وەکو ڕاوچی یا ئەیانگری یا بە فیشەکلیانە دەی ئەیان کوژی بنکە و بارەگایش وەسە شەڕەبەق یەک دانە بنکە دا بنێ خەڵک لەولاوە خۆی وە کڕ زەمینیوە پێوە ئەنێ وە سینە خشکان کێ وە قنە خشکان کێ خۆی ئەنێ پێیوە
بۆ ئەفغانی ئێژە نان کە بوێ نان خوار فرەس نان کە بوێ نان خوار فرەس خەڵکیش هەر لە خۆیەوە کەرامات دەرەکە ئەوە چاومتیۆ و شێخ و ئاسمان و تەقلەی لێداوە ئەوە چاومتیۆ و شەخ دە نەفەری هەروە فوویەک و ئاوس کرد و نەزۆک بوون و نەکریا تۆجۆکەن ئەوە تەریقەتیان هاوردە سەرزەمینە ئێمە یەکێک لەو بنەماڵانە بنەماڵی بارزانی بوو ئەمە ئەسەم مەعلوم نییە بنەماڵی بارزانی ئەرمەنی بنەجوون هەر کە بوو گەسۆمەدا لە سەرزەمینی ئێمە لە 200 ساڵی ڕابردووە با بزانن ئێمە 200 ساڵە کۆمەلگای کوردەواریمان وردە وردە لە دەست دەراتکە مەلا پەدیدەی نەوزهورە جەدیدە لە سەرزەمینە ئێمە بۆ چون دینە ئیسلام و هیچ دینێکی تر نە بە شەریعەت هاتبووە سەرزەمینە ئێمە چون ئێمە کەمن لەومان بوو کە پەیمانەوت ناموس و ئێمە ئێڤنت و مەراسمی خۆمانمان بوو ئێوە ئێستش ئەوێنن مەلاکان ئەدەن لە پرسەکانە ئێمە قینیان تێلەی ئێمە زەڵفچنینمان بوو کوڵمڕنینمان بوو هۆرەمان بوو موورمان بوو بەیت و بالۆرەمان بوو لە پرسا چەمەریمان بوو مەلاقینی تێ لەمە لە ئێڤنتەکان قینێتی حەز ئەکا مردم ئێڤنتە ئیسلامی بگرێت تا ئەو بێتەوە چی وەسای داسانەکە ئێڤنتەکانە ئەو بگرێ ئەیدە قوربان بگری و نازانم چی بگری و ئەیدە ڕەمەزان بگری و ئەمانە ئیسلام بەمانە نەهاتووە سەرزەمینە ئێمە پس یەکەم حەملە کە کردیان بە کێ کردیان بە دروستکردنە بنەماڵەی شێخ کردیان بنەماڵەی شێخیان بۆمان دروست کرد بڕۆن لە خۆتان پرسیارکەن ئەمانە چەت سەیر و سلووکێکیان کرد لەکوێ بەمەگەین چۆن کاورا بوو گەس و عارف چۆن نەخۆتان پرسن گەشتیان بنە جوولەکەن هەر لە مەردووخەکان و جوولەکەن هەر لە ببارزانیەکان و گەشتیان بنە جوولەکەن تۆجۆکەن خۆ ئێوە ئیمتداد ئەم شێخ بازیە لێو دووە لە حاڵەتێکی ترا ئەوێ نۆکە ئەگا بە چی ئەگا بە تەئسیسە حیزب سیاسی بەچە هۆیکۆ کەس نایژێم عەبدولسەلامە بارزانم پوڵەی لەکوێ ئاورد ئەم تەکیە کێ بۆی دروست کرد ئادەی ئاسەوارە ئەم عارفە تێ هەڵدریاگە عەبدولسەلامە بارزانە بێرن با بیخوێنین و بزانم تێ هەڵدریاگە چی وتکە هەچی نەوتکە دە ئەمە چۆن قوتبە و چۆن شێخە و چۆن فرەمۆیمە مهم نییە من ئەمە بۆ ئێژم تا ئێوە بفەهمن چه خەوەرە براکەم تۆ نەزانیت چۆن حکوومەتێ دروست ئەکەن چۆن دنیاە ئەگرن بازرگانی چۆن ئەکەن تۆ ئەمانە نەزانی خۆ لە دنیای ئمڕوا ناتوانانی ژیانکەی کاوراوە تۆ ئێژێ بە ئەزمونونەکەی هەرێممان نەچێت تۆ پرسیارەکەی تۆ ئەم پوڵەوا لە دەستا 30 ساڵە چی کردگە تهدیدبی لەسەر ئێران لەسەر حکوومەتی مرکزی عێراق لەسەر تورکیە لەسەر سووریە چیت کردگە تهدیدی هیچ یعنی تۆ ئەگەر حکوومەت و کوردی وایتا تۆ ئەگەر حیزب کوردی وایتا ئیستە پەیمانە حەیدەری حکمە ئەڵماسی بوو بۆ تۆ ئەزانی بۆ ئیستە کەلامە پەیمانە حەیدەری بەرەدا گیانە دەوڵەتە ئێران بەرەدەدا گیانە دەوڵەتە عێراق ئەوە من کوڕە خاسەم ها بە فدراڵی ماگم و پەیمانە حەیدەری قەرچەی زوانی تێ بتانگرێ ئەتانگورێت ئەمە دەسەڵات بگرێ و بتانگرێ ئەتانگورێ تەکە من ئامامەڵە بکەن خاسە تاتەکە پەیمانە حەیدەریە ئێوە لەم بەرگیشە ئەستفادە ناکەن بۆ نایکەن چون پێویستتان پێ نییە ئێوە بۆچی دروست کریاگەن ئایستا گەڕێنەوە سەرەتاکە بۆچی دروست کریاگەن لەبەر ئەوەی شیرازەی جەهانە کوردی لەبین بوون شیرازەی جەهانە کوردی چی ئەوە سەوا من وتم جا ئەمانە حەچێ بە ئێوە نایژن ئێمە حەچێک لەمە نازانین لەمە تێ ناگەین بۆیە حاڵ ڕۆژ و وەزعیەتمان ئەمڕۆ واسە ئێمە لە خۆمان ناپرسین ئەرێ ئەمانە چی کۆیانی کردگەسۆ لە دەوری یەکتریا چی کۆیانی کردگەسۆ کێ بەمانە ئەم قودرەتە ئەدا چۆن ئەمانە بەمە ئەگەن کەسی تر ناگا بێرن ئادەی بزانین ئەم مشتومڕە مەینستە تەوزی هەمدا مەولانا چۆن ئەوێتۆ
مەولانا جەلال الدین چۆن ئەوێ ئادێ بێن تەوزیح بین بزانم عەبدولسەلامە چۆن وایە پێتێتە ها من پرسیارم کرد وتم یەکێ بێت بێژێت ئاغای قازی محەممەد چۆن بووە قازی محەممەد چه اتفاقێکی کەوت ئەموتی ئێشە دەوڵەتە جمهوریە مەهاباد دروستکەم چۆن مشتومڕ کوردایەتی بوو لە مەهابادا ئەم ئاغا کەوتووە ناوە کوردایەتی و کێشە و قەیرانی بۆ دروست بوو لە کونە زامەکانی و هاتە دەرەوە بڕۆ من دەیان دیبیتم لەسەر خۆم کردگە کە من چۆن بەگراگەیم ئادێ چۆن ئاغایە قازی محەممەد لە پڕێکە ئەڕوا حیزب دموکرات دروزەکە جمهوری مەهاباد دانیت نا کەس نایژێتی مهمە کە تۆ چۆن ئەبی بەمە چۆن ئیسا تۆ تێی لەم ئەوروپا کەیسە پەنابەریە دەی مەسەڵەن ئێژی من پەکەکەوگەم بۆ خاتری ئەوەی کەیسەکە قبول بوێ ئەمانە ئێشێ مێژوویە لە تۆ ببیسن بزان تۆ بۆ پەکەکەی چۆن بووی بە پەکەکە چۆن لەگەڵ پەکەکە ئاشنا بووی مەسەڵەن ئێشێ تۆ بێژی وەڵا من لە بنەماڵەی کوردێ لەدایک بووم باوکم کوردایەتی ئەکرد باوکم لەگەڵ حیزب کاوا بوو مەسەلەن یا باوام لەگەڵە مەسەڵەن شێخ سەعیدە پیرانە ئێعدام کریاگە باوکم لێو دواچووە ناوە ڕەوتە کۆمونیستی باوکم گیریا کریا زندان ئێمە لەگەڵ سیاسەت و مبارزە گەورە بووین بەرەبەرە من ئاشنا بووم لەگەڵ مەکاتبە فکریە جۆرا و جۆرە لە پڕێکە ئاشنا بووم تەکە مەحفلێکە کە ئەم مەحفلە بەحسی پەکەکەیانە کرد یەواشەوە خوێندنەکان و نووسینەکان و دەنگەکانان ڕادیۆیانم گوێدا و بەرەبەرە حەزم پێکرد و نزیکتر بوومە و وتیان بێ یارمەتیمان بکە دێ من کەوتمە نووسین و کەوتمە بڵاوە پێکردن و تەبلیغکردن بۆ پێکاکا و یارمەتی ماڵی بۆ کۆکەرە و شتی بۆ بڵاوکەرە و ئاوە تو ئێشێ لە دڵم مێژوویەکە هاتوویتە دەرەوە تا لەم ئوروپا ئەمانە بە تۆ پەنابەری بن خواروا لە خۆی قبول ناکە و وەڵاو من شوانوگەم دانێ پژاکیان هاوردگە شاردەگ مەسە و ئیستە سپاوا لە شوێنمە جا ئەوەی لە کوردەواری داگیر کرا و لایەن عێراق و ئیستە تێتە بریتانیا خۆی ئەکا بە شوانە منتەقەی سەردەشت لە بەرەوەی فارسی نازانی کەیسەکەیشی چییە کەیسەکەی ئەمەسە وەڵام من پژاک هاتەوێ دانیشت و دانەیەکیانم برد شاردمەوە و ئیتلاعات واوە شوێنمە فەورەن یەک ڕەفزە قەشەنگی بۆ لێدن کاورای ئەحمەقە شوان تۆ لە چۆن لە پڕێکا بوویتۆ کوڕێ ئەمە چی بوو گشتی شوانە و لە پڕێکا چاوێکۆیت و کاورای تۆ ئێژێ مێژوویەکت پێوێت مێژوویەک تعریف کەیتۆ تا بۆ ئەوەی کە بووگی بخوا ئۆکەی ئاغایشی عەبدولسەلام بارزانی چه اتفاقێکی تیا کە فێبێ بە قوت بە نەقشبەندیە ئادێ بێرنی مەقاماتی بێرن تەحولاتە دەرونی بێرن سەیل و سلووکەکەی بێنن جا من لە سیر و سلووکە یەکێک لەمانە خوێندمەوە کاورا گەورەترین کارێکە کردگەسی ساڵێ نان و ئاوی خواردگە فقط نان و ئاو ئەمە گەورەترین سلووک و ڕاهڕەویە معنەوی بووگە من ئینسانە کردگەسی ئافرین باریکەڵڵا فرەفرە عەزیز بوو بزانن ئەمانە وەختی گەرەکیانە جەهانە کوردی حەکەن من وتم دانای دانایان دانای دەوران لە جەهانە کوردیە لە ناو دڵ زامەکان خۆی وەتێت لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕەنجا تێت و لەگەڵ ڕەنجا واقعی ڕوبەڕوو ئەوێتەوە لەگەڵ ئەم ئەنقیادە لەگەڵ ئەم ئینقیادە تەبیعەتە لەگەڵ ئەم ئاشوب بە تەبیعەتە ڕوبەڕوو ئەوێتەوە و لە ڕوبەڕووبوونەوەی حەقیقی و مشتومڕکردنە تەکە ئەم ژیانە دانای دانایان ناگەهان دوڕ ئەشکێنێت و ئێرادەی تێتە دەرەوە و ئەبێ بە سفید خەن بزانن ئەم مەسیرەی کە کاملەن تەبیعی و ئینسانیە و شێوەی ژیانە ئینسانە کوردیە یعنی لە مخەیەربوون و ئازادبوونە و ئینسانە کوردی ئینسانە ئازادە و خۆی بە محور ئەزانێت و لە دەرەوەی خۆی و لە دەرەوەی زەمان و مەکانە بە شوێنە کەسێکی تر ناگەڕێکە هیدایەتی بکە لە ژیان خۆیە لە مەواجهەی هونەرمەندانەوە ڕوبەڕووبوونەوەی هونەرمەندانە لەگەڵ جەهانە کە گەرە کێسی فۆرمێکی تر دەربێرێت و لەگەڵ ئینقیاد و مەیلە بە ئاشوبە
ڕوبەڕوو بێت و ئینسانە کوردی لە دڵ ڕەنج و تێتە دەر و بە کوردیەت ئەگا جا مەقاماتە زیاتر ئەگرێ یەکێک ئەوێت و دانا یەکێوێت و سفید خەن وەلێ وەختێک جوولەکە تێتە سەرزەمینە ئێمە گەرەکێسی دنیای ئێمە لەبین بووە چی ئەکا کە بەر بە دانای دانایان بگرێ چی ئەکا دانای دانایان لە قسەکردنی لە ڕوانگەی لە هەڵس و کەوتی لە بەرخوردی تەکە کۆمەلگای کوردەوارە لە یار خەتابکردنی لە جەمنشینیەکەیە لە جەم سواریەکەیە لە شاوی بەرزەمل بوونەکەیە لە شاوی شیرین سفەت و شاوی شیرین بەشەربوونەکەیە کە لە ڕەنجە واقعیە خۆی هاتکەوە لە ژیانە حەقیقیە کوردیات کەسە دەرەوە ئەم جارە جوولەکە تێ ئەمە ئاوەژوو ئەکا چۆن ئاوەژووی ئەکا جوولەکە لەبەر ئەوەی کە گەرەکێسی خەڵکە ئێمە بخەڵەتێنێ نایژی ژیان گشتی ڕەنجە تۆ ئەمەسە لەگەڵ ئینقیادا ڕوبەڕوو بووی تۆ بتوانی مەردانە هەڵس و کەوتکەی تێ ڕەنجە دەستکرد دروست ئەکا جوولەکە تێ ڕەنجە دەستکرد دروست ئەکا ڕەنجە دەستکرد چییە؟ کورە کاورە ئەمە نییە خۆوەکو دانای دانایان و دانای دەوران و کوردی لەگەڵ زندگیە ڕوبەڕوو بێتەوە لەگەڵ ئەم جەهانە ڕوبەڕوو بێتەوە لەگەڵ ئاشوبا ڕوبەڕوو بێتەوە نە تێت بۆ خۆی ڕەنجە درۆزنانە دروزەکە وەڵا ساڵێ ئاوە خۆم و نان وەڵا ساڵێ چووبم لە ئەشکەوتێکا دانیشتەگەم تەقلەم لێداگەوە ئاسمان و بۆیە ئیسە بوومە پیای خاسی کەراماتم هەست تەوەجۆتان کرد تەفاوتە فەرقە بەینە دانای دەوران و دانای دانایانێک کە لە دڵ حەقیقەت و واقعیەت بەڕەنج و حەقیقی ئەوێت و بەڕەنج ژیان و حەقیقی ئەوێ تەکە کاورایەکی درۆزنی جاعل کە خەریکە ڕەنجە درۆزنانە دروستەکە ئەو برسیبوون وە ڕەنج ئەزانێ زندگی کردن و لەگەڵ زندگیە حەقیقی بوون بە ڕەنج نازانێت لە کاتێکا کە تەبیعەت مەیلی بە تەخریبە مەیلی بە ئینقیادە مەیلی بە ئاشوبە و ئینسان لەگەڵ یەکەم هەناسەیە کە ئیکێشێ هەنگاو بە هەنگاو نزیکەوێتەوە لە مەرگ ئینسان تا پیر ئەوێت گەنتر ئەوێ دێهێستر ئەوێ بەرەو تەخریب و نابودی ئەچێ هەر لە لەشە خۆیە بۆیە تۆ ئەوێنی لە سەرزەمینە ئێمە گشتی حەز بە بەهارەکە حەز بە بەهار جوانی ئەکا حەز بە پاییز ناکە حەزی پێ ناکە پس جوولەکە تێت وەختێ گەرەکێسی دانای دانایان لابووە وەختێ گەرەکێسی شێوەی تەفەککورە ئینسانە کوردی و بیرە ئینسانە کوردی لابووە چی دروزەکە ڕەنجە ساختە وەڵا برا برسیەتی ڕەنجە ساختەس نە کۆی لە نەبوون و بەردەی کەس نەبوون ڕەنجە تۆ بتوانی مردوی لەسەر ئەژنۆکانە خۆت بوێسی ڕەنجە تۆ پشت بە کەس نەوەستی لەم دنیا و تەوەقع نەکەی کەس مەدەدت بکا و هەستی تەسەر چۆکەکان خۆت و لەگەڵ ئەم هەموو ئاشوو بەڕوبەڕووبی تۆ قدرەتی گەرەکە ناوەی کە بڕۆی خوات برسیکەی لە کوڵە سوچە مزگەوتێکا لە جێگەی گەرمێکا بۆ خوات دانیشیت و ساڵێ فەقە گۆشت نەخۆی نان بخۆی بەمە بێژی ڕەنج وەڵا من چون ساڵێ فقط نان و ئاو بخواردە فرەم و شەعشەع بووگەم نورانی بووگەم وەڵایشت ئەتفاقێکم تیاکەوتکە و بەڕاستی و ئیتر فێروگم و ئیتر چاوە سەرم ئەوێنێت و نەوان نییە ئەمانە مەراحەلی هەست ئەمەی کە وتم دانای دانایان ئەتوانێت زەخایرە نەستی خۆی و دەرونی خۆی بشکێنێ ئەو قبێت و بڕواتە ناوە جەیحونە دەرون ئێرادەیە کە لە ناوە دڕا لە دەریای جەیحونە دەروونە خفتگە و ناگەهەن هەست ئەحساسی تەکانی ئەدا ئەحساسی ئەقلی سپرچوالەتی و معنەویەتی ئەقلی تەکەن ئەدا ئەقڵ و ئەحساس ئێرادە تەکەن ئەدەن تا ئەمانە یەک ئەگرن ئێرادە ئەحساس و ئەقڵ یەک ئەگرن کە یەک ئەگرن سفید خەن تێتە دەرەوە لێم دو ئەوروپایەکان پێیان وت ئیندیڤیدوێشن بە فەردیەت گەین یونیک بوون تایبەت بوون لەذا کابرای کورد ئەوە سفید خەن
خەتڕەشی ناخوێند و دیدەی کوێ بوو دیدەی سێی بوو چاو سەر بپوش دیدەی دڵواوکە ئەو ساو قودرەتە حەق تەماشاکە. پس جوولەکە هات چی کرد؟ هات جەعلی کرد، درۆی سوار کرد، درۆ وتی کاورایشی بڕوا لە ئەشکە و تێکا دانیشی، ڕەنجە ساختە، کاورا بڕوا سۆغرە کێشوێ، کاورا بڕوا ئاو بکێشێ بێریتی. لەما کاورا حەقیقی ئەوێت و نە لە ڕوو بەڕووبوونەوە تەکە. ژیانە ڕوو بەڕووبوونەوەی واقعیە تەکە ژیانە. ئینسان حەقیقی ئەوێت و ئینسان لە هەر کوێیەکە وا گەرە کێسی لەگەڵ ڕەنجەکانی ڕووبەڕوونەوێت و بە سەخافەت ئەکێشێ، تەواوە سەخافەت و پەستی و نادروسی و حیزیە کە بەسەر ئینساناتێت بەسەر ئەو ئینسانەتێ وا گەرە کێسی لە ڕەنجەکان خۆی بدزێتەوە، لە ڕەنجەکانی خۆی بدزێتەوە. بۆیە ئینسانە کوردی فکرەکە وەختی ڕەنجەکێشی وەرئەوەی بەرئەوەی. بۆیە کاورا لەبەرە خۆی وە ئێژێ ڕەنجە بێوەرم ڕەنجێکە بەری نەدا. من مەشایە لە دڵە ئەم ڕەنجە حەقیقی بوایەمەوە، من نەشایە لە دڵە ئەم ڕەنجە قۆناغێکم تێی کردایە، من مەشایە لە دڵە ئەم ڕەنجە بە مەرتەبەتێکی تر لە واقعیەت و واقعی بوون بگەیەمە، ڕەنجی بێوەر بووگە. پس ڕەنج بەرئەدا. بۆیە جەماعەتە جوولەکەی سەرکتێ واکەرە دوعانویسە نوشتە نویسە خەتەنەکەر وا تەکیێ هەندانیا ڕەنجە ساختە دروست ئەکەن. دێکاکە تۆ چۆن بووگی وە قوتب؟ چۆن بووگی تۆ قوتب؟ تۆ چۆن ئیسا حەیتەرانەکەی؟ وەڵا برا من ساڵێکیانە و فقط وە پێخاوز گەڕیاگەم. ئەمە و پێژن ڕەنج وەمە ئێژن ڕەنج. ئێژێوە بووسەعید وتیان دانێک پەیا بووگە عارفێ بەسەر ئاوا ئەڕوا بەڕێوە، وتی وەڵام مێشیش بەسەر ئاوا ئەڕوا بەڕێوە. تەوەجۆکەن وتیان دانێ پەیا بووگە لە ئاسمانە معەلەق ئەوێسی، وتی وەڵام مێشیش لە ئاسمانە معەلەق ئەوێسی. ئەمانەی ئێوە ئێژنی کاورای عارف ئەیکا کارە مێشە، کارە بۆق و قوڕواقە، کارە بەشەر نییە. ئەگەر ئەو عارفە مەشیە لە ناو مردمی وایە، تەوەجۆکە لە ناو جامە ئەوایە. ئیستە ئەمانە ئێشێ بێژن بۆچی و چۆن بووگن بە قوتبدین؟ کێ هاوردنی؟ من عەرەبی نازانم وەلی بیستگمە عەرەب ئێژن. من ئەینە هازیهی لەکە، لەکوێ هاوردە؟ چۆنە هاورد؟ چۆن بەمەگەیت؟ دوو چیرۆکە ساختەیش تۆ بێرە تا بزانین تۆ لەکوێوە هاتی. لە پڕێکا کریایت و کوڕێ تا ئەم دەقیقە کێ تۆی هاوردگە؟ کۆمەڵگای ئێمە نە شێخی بووگە نە مەلای بووگە، کۆمەڵگای ئێمە نە کۆمەڵگای داگیرکریاگ لە لایەنە هیچ مستەبدێکا بووگە، نەبووگە. بەرە وردە بە تەکیە ئێمەیان گرت، بە شار دروستکردن ئێمەیان گرت، دروستکردنە سلێمانی، دروستکردنە کرماشان، دروستکردنە تاران، دروستکردنە ئەسفەهان، دروستکردنە ئەسەمۆڵ، دروستکردنە ئەنکارا. خۆ تا ئەگرا تێگەین ئیستا تێنە سەرە وەڵامدانەوەی شتێک تماشاکەن. ئێمە وەختێ وەم زوانە قساکەین وا گشتمان قساکەین، فکر ناکەین ئەم زوانە دانایی لێ تێتە دەرەوە، فکر ناکەین ئەم قسانە مهم من لە کاتێکا تۆ هەر بەم قسانە گیریاگی. تەوەجۆکەن ئێوە ئەسڵەن ورد ناون و بزانن کۆنە قەینیەکانە خۆمان چۆن قسەیانە کرد، چۆن هەڵس و کەوتیانە کرد، مەسائلیان چۆن چاو پێیەکەوتەوە. ئێمە ئیمڕۆ کولەن ئەم مێشکمانە فاسد کریاگە. هەنێ وشە وەکارەوەین کە وشەی
عقل و دانای کوردی نیەن، ئینسان و کوردی نیەن، گزارش لە ئینسان و کوردی ناکەن. بزانن هەموو مێژووی ئوروپا هاوریاگە تەطبیق ئەدرێتەوە لەسەر کۆمەلگای کوردەوار. ئەوانەتان تااقەت و سەبر بکەن، چون ئەم دیبەیتە تەحلیلیە، مشتە ئێوە پڕ ئەکا لە چەک، بتوانن دەست بوەشێنن، بتوانن ئەوەی گەرە کێسی ئەحمەقتان کا قسەی ئەحمەقانە بکابانە ناو دەمی. من لەبەر خاتری ئەوەی فاکتم لە کەسێکی تر هاوردوێتەوە کە ئێوە حەزی پێ بکەن، مەقالەیەکتان بۆ ئەخوێنمەوە. ئەم مەقالە فارسیە، خوا هەڵی ناگرێ خۆ ئێوە گشتان حەزەکەن بە سۆهراب سپهری و حەز ئەکەن بە بابەکر ڕەحیمی و حەز ئەکەن بە ڕامینە جەهان بەگل و حەز ئەکەن بە شوجەیران. ئەها گشتتان پرۆفایلەکەتان بگەسۆ شەجەریان. ئێوە هەر ژنە فارسێ دەم لارەکات و شعرە حافزە خوێنێ دایانێن گشتان شێریەکەن، دەیواتە فارسی تێگەن. کە فارسی تێگەنم زوانە جوولە کە سازە وا گۆرانیان جیگە و کریانە بە فارسی و هەنێ ترش و خوێیان تێکردگە. ئەگەر تێگەن من دەبێ وتارە کاورایەک بخوێنمەوە کە خۆی بە فیلسوفە ئێرانی ئەزانێ، فەلسەفەی سیاسی خوێندگە. من ئەبێ ئەمە هەڵگەڕێنمەوە، یعنی بیخوێنمەوە بە فارسیەکەی و محاولە بکەم هەڵی گەڕێنمەوە لەبەر ئەوەی گەرەکمە تەطبیقی بەم لەسەر کارێک کە ئێمە لە ڕاپەڕین کردگمانە. ئێمە حتا دانێ بیانی قسە نەکا، دانێ بیانی قسە ناکە، نافەهمین خۆمان چ گەوهرێکمان هەست، نافەهمین، نازانین. مەسەڵەن نازانین ڕاپەڕین چی کردگە، نازانین. ئۆکەی. ئاغای حەمەڕەزای نیکفەر کابرایەکی ئاغای محەممەد ڕزا نیکفەر متەولد 1335 ئەندیشمەند مدەڕس و محقق فەلسەفە است. ئاغای محەممەد ڕزا نیکفەر لە دایکبووی ساڵی 1335 هەتاویە، ئەندیشمەندە، مدرسة ومحققة. أمانة تيجني ترى عربي بون فلسفة محققة فلسفة. أغاي محمد رضا نیکفەر كتحقيقات خود را با توجه ویژه به فلسفه سیاسی پیش میبرد. أو تحقیقات خوی به فلسفه سیاسی أبات برو بسرنجدان لسر بوستان لسر فلسفه سیاسی أبات برو. او در دانشگاه کلن آلمان در رشته‌های فلسفه، علوم سیاسی و خاورشناسی تحصیل کرده است. او لزانکۆکان ئاڵمانە دەرسی خوێنگە لە فەلسەفە، لە علم سیاست و لە ڕۆژهەڵات ناسیە. ئۆکەی؟ و ئەمانەوە بۆ ئێوە دێوە حەزی پێ بکەن بزان لە ئاڵمان دەرسی خوێنگە و ئاڵمانی ئەزانێت و ئەندیشمەندە و مدەڕسە و محققە و پیاگەورەیەکە. ئێوە حەزی پێکەنیتر بە تایبەتی ئەوانەتانە وافرە ڕووناکبیرە حەزەکا بە پشتانە. ئۆکەی. با بزانن ئەمانە نە جەهانە کوردی ئەناسن، نە ئەزانن جەهانە کوردی چۆن بووبە. ئەمانە لەسەر بەستەرە بیرۆکەکانە ئینسانەکانە دنیای غەرب قسە ئەکەن، باسە دموکراسی ئەکەن، باسە حقوق ئەکەن، یعنی ئەوەی کە ئێوە پێژن ماف ڕایت بە ئینگلیسی. ئۆکەی؟ با بڕۆین سەر ئەوە. ئاغای حەمەد ڕزا نیکفەر پرسیاری لێکەن وە جواوەداتەوە. نسبت حقوق بشر و دموکراسی چیست؟ کدام یک بر دیگری اولویت دارند؟ چه نێوانێک هەیە لە بین ماف مرۆڤ و دموکراسیە؟ کامیان ئەکەوێتە بەرە ئەو یەکیان؟ کامیان فەرزەوە ئەو یەکی؟ ماف مرۆڤ یا دموکراسی؟ پرسیاری لێکەن. ئەویش ئێژێ بەستگی دارد که منظور از اولویت چه باشد. اجه بەوە بەسیاگەسۆ کە تۆ مەبەستت لە فەرزبوون چی بێت. أولوية منطقي
فرض منطقی یا اولویت تاریخی یا فرض تاریخی. بزانین چۆن مافە مرۆڤ فەرزی هەست بەسەر بە دموکراسیەوە یا دموکراسی فەرزە بەسەر مافە مرۆڤەوە. ئەویش جواوەدا تۆ یشێ بزانین لە کامە ڕوانگەوە تۆ فەرزە ئەمەی کە لە ڕێگەی منطقەوە یا لە ڕێگەی ئەولەویەتە تاریخیەوە. و پیش از هر چیز باید روشن کنیم که ما حقوق بشر و دموکراسی را هنگام طرح این پرسش به عنوان مفهوم در نظر میگیریم. همیش معنی لبیر نچێت لە کاتە دروستکردنە ئەم پرسیارە ئێمە هەم مافە مرۆڤ هەم دموکراسی وەکو چمک بەکارەبین، یا به عنوان دالی بر یک مدلول یا وەکو دالێک بەر مدلولێک، مدلولی عینی. حق اساسی بشری و دموکراسی به عنوان مفهوم تاریخ خود را دارند. واتە حق اساسی بشری و دموکراسی وەکو چمک تاریخ تایبەت خۆیانیان هەست، مێژووی تایبەت خۆیانیان هەست که همان تاریخی نیست که به صورت نمود در رخدادهای عینی مطرح است، که همان مێژوو نییە کە وەکو دەرکەوتن لە ڕووداوە بەرچاوەکانە باس کراگە. رابطه این دو تاریخ علت و معلولی نیست، ئەم دوو مێژووە علت و معلولی نیەن. یعنی این گونه نیست که مفهوم واقعیتی را دگرگون کرده و آن را مطابق با خود درآورده و نیز این گونه نیست که مفهوم ناشی از انتزاع باشد. یعنی ئاوانیە کە مەفهومێکیان چمکێکی تر یعنی ژێر و ڕوو ئاوەژۆ کرد بێت، یا ئەوەی کە ئەم چمکە لە ئەبستراکتۆ هات بێ، لە انتزاع هات بێ. انتزاع روندها و کیفیت‌هایی در واقعیت و فشرده کردن آنها در ایده ها. اوکی. خب بسیاری لیکا با تعبیر شما ایده ای از حقوق بشر که آن را حق برانداختن استبداد توصیف می کنند اولویت منطقی و نظری بر دموکراسی دارد. اجه لروانگی ایوه ایدهیک لماف مروف که او حق روخاندن دسالات مستبد پیشنیارکا فرضی منطقی و نظری به دموکراسی هیا. بر همین حساس میخواستم بپرسم که آیا این نوع از حق و این ایده از حقوق بشر حتما باید ذیل طرحی از فلسفه مدرن فهمیده شود؟ بگذارید پرسش را به صورت دیگری طرح کنیم. در جایی که بحث سازگاری یا عدم سازگاری دین و حقوق بشر را طرح می کردید، تأکید کردید که حقوق بشر اما پدیده است نو که درست در آن جایی رخ نموده و بالیده که جایگه گسست از حقوق کهن دینی و عرفی و نحوه نگرش آن به انسان بوده است. حقوق بشر مفهومی شکل گرفته در عصر جدید. حقوق بشر چمکێکی مافە مرۆڤ چمکێکی دروستبووە دوران جدیده. میفهمم که شما از جمله قائلان به ایده گسست جهان قدیم و جدید هستید، اما درباره نسبت برانداختن استبداد درباره نسبت دموکراسی و حقوق بشر شما ایده ای از حقوق بشر که حق برانداختن استبداد را به رسمیت میشناسد بر دموکراسی مقدم کردید. حال پرسش این است که آیا هیچ نشانه‌ای از کوشش برای احقاق این حق در گذشته و در جهان پیشین وجود نداشت، یا اینکه فهم و کشف این حق نیز پدیده‌ای سراسر مدرن است؟ گوێگرتن لەم بەحسە مهمە کە
کە محەممەد ڕزانی کفەر جواوێداتۆ چون مینیستە ڕەبتی ئەدەم و بە مەتنە ڕاپەڕین ڕەبتی ئەدەم و بە جەهانە کوردی بۆیە ئەوانەی وا حملە ئەکەن بەڕاپەڕین ئەوانەی وا ئەقڵە مردمە ئێمە سەقەت ئەکەن ئەوانەی وا مشتی حمار و ئەحمەق و خۆفرۆشن ئێستا وەڵامەکانیان ئەگرن و ئەوانەی کە یارە کوردەوارن و ئەوانەی کە ڕۆڵەی ئینقلابی ئەم سەرزەمینە ئیستا وەڵامەکەی خۆیان ئەگرن چون من گەرەکمە لە زارە حەمڕزایانی کفەڕۆ بەحسی بکەم لە زارە ئەوە باسی بکەمێژەچی من فکرەکەم کە نووسینەکەم ئشتبا سوالەکانم خوێندۆ چون پەڕاندم بڕێک لەمانە ون بوون من سوالە دووەمم خوێندۆ بەڵێ ئێستا دۆزیمەوە جواب داتۆیژێ کە بحث‌هایی که در این باب در قالب کتاب‌های درسی می‌شود ساده و کلیشه‌ای هستند. از جمله وقتی یک ایده انتزاعی به اسم حقوق بشر مبنای نظریه دموکراسی و فکر برانگیزاننده آن توصیف می‌شود، از تقریرهای ساده سازانه دست می‌شوییم. وقتی مفهوم‌ها را در پویششان در نظر گیریم، حقوق بشر ایده است در برابر تجربه تاریخی بیحقی. جه اگر لبحث کلیشه‌ای در بچین مافە مرۆڤ ئیدەیەکە لە بەرامبەر بێمافیا لە بەرامبەر بێمافی. ئۆکەی ئەم بێمافبوونە لە وڵاتە غەربە لە ئوروپاس چون ئەمانە لە دڵە کولتور جوولەکە ئێنە دەرەوە ئەمانە لە دڵە کولتور خدا ئینقیادگەرەکانە ئەدیانە ئیبراهیمی ئێنە دەرەوە ئەمانە لە ژێرە حاکمیەتە کلیسا تێنە دەرەوە وانە ژێرە سێ چەمکە طبقەی مۆنارش طبقەی ئۆلیگارش و طبقەی ڕەوحانیەت وە کلیسا. خەڵکە ئوروپا 99 خەڵکە ئوروپا لە 99 خەڵکە ئوروپا ڕعیەت یا پەزەنت بووگەن و لە توولە تاریخیانە شتێکیان بەناوە حەق نەبووگە لە ئەدیانە ئیبراهیمیە تۆ مکەلەفی تەکلیف وا لەسەرشانتە تۆجۆکەین. بەڵام لە جەهانە کوردیە لەو جەهانەی وا 200 ساڵە پێشوە مەولانا خالد دەستیان پێکرد حملەیان پێکرد لە جەهانە کوردیە ئینسان کوردی خۆی محوەرە جەهانە ئینسانە کوردی خۆی مەبنا و سەمومنە پێوانەی خاس و خراوە ئینسانە کوردیە کە مەعنا بە زندگی ئەدا ئینسانە کوردیە کە تعریف ئەکاتۆ جەهان ماتەڵ نییە کەسێک لە دەرەوەی ژیان تعریفی کاتۆ و فەرمان بەسەری و بڕانێ. بۆیە فەرقەکە فرەفەرقەکە ئینسانە کوردی تەکلیف قبول ناکە پرسیارەکە لە کاورا تۆ کێی بۆ تۆ کێی بۆ تۆ چیت بۆ کێوە پێژن لە هیچ کوێ هیچ زوانێکی ئوروپاییە تۆ کێ و پێژن نادۆزیتۆ بۆ تۆ کوڕکێی و تۆ چی مەیلە خوامە لەگرا ئەسڵەن مەقولەیە بەناوە بێحەقی مەوجود نییە تا تۆ بیر لە حەق بکەیتۆ بێمافیە مەوجود نیەت کە تۆ بیر لە ماف بکەیتۆ. گشتی ئینسانە مکەڕەمە گشتی ئینسانە کوردیە و گشتی بیاو بەس ئەکاوە ئەوێت و یار و ئینسانە کوردی ناموسدارە لە دوای شەرتە لەگرا بێحەقی مەوجود نیە بێحەقی بۆ دنیای غەرب مەوجودە بۆ ڕعیەتە جوولەکە و مەسیحی مەوجودە. تۆ
تۆجۆکەن ئەل لە گراسە کە ئەمە بە جەهانە ئێمە ناخوا بەڵام بە هاوردنە ئیسلام تەریقەتی و شەریعەتی و مەلا گەرەکیان بوو هەمان دەورە باتڵە جەوامع غەرب بخەنە سەر کۆمەلگای ئێمەش وەوتیان گیرە ئێمەوا لەکوێ حاکمیەت ئیسلام بووگە بەسەر ئێمە لذا ئینسانە کوردیش وەکو ئینسانە ئوروپایی چونوا لە ژێرە ئینقیادە ئەدیانە ئیبراهیمیە لە ژێرە ئینقیادە دەستگاه ڕۆحانیەت و حاکمە مستەبدێ بەناوە خەلیفە بووگە دەرنەتیجە ئینسانە کوردی ڕعیەت بووگە دەرنەتیجە ئینسانە کوردی مافی نەبووگە ماف تازە دۆزریاگەسە ئیستا تۆ ئەفەهمی بۆ ئیسرار بەوە ئەکەن تۆ 700 ساڵ حکم لە ژێرە چمکە لە ژێرە دەسە خەلیفەی عوسمانیا بووی خەلیفەی عوسمانیش هەر خۆی پیابووگە تۆ 700 ساڵ لە ژێرە دەسە ئیمپراتوریەتە سەفەویە و ئەفشاریە و زەندیە و قاجاریە بووگی بۆ گەرەکیانە ئەمە بەسەر تۆ بسەپێنن چون گەرەکیانە بێژن خەلیفەی عوسمانی مستەبد بوو شاهە و دارالخلافەی تاران مستەبد بوو وەختی ئەمانە مستەبدن تۆ ئەوی تۆ چی؟ ئەوی تۆ ڕعیەت کە بووی تۆ ڕعیەت مافن نییە حەچێکە لە خوەت نییە کۆیلەی دەورانە بێمافیە لە کاتێکە جەهانە کوردیوانیە ئەمە گەیشتی جوولەکە سازە گشتی درۆست جەهانە کوردی ئەسڵەن مەقولەیەکی نییە بەناوە ئەمەی کە ئەمانە بەحسیەکەن ئینسانە کوردی ئینسانە مخەیر بووگە ئینسانێ بووگە کە خۆی کانونە ژیان بووگە ئینسانێ بووگە کە خۆی سنگومەنی بووگە تۆ وەختی سنگومەنە هەست کاورا سنگومەندارە کاورا توانێت تەشخیص با خاص چیە خراو چییە پێویست ناکە مەلایە بۆی بێ پێویست ناکە خوا لە ئاسمان و وحی بەهنێرێ بەسەر دڵە کاورایەکە ئەم کاورایشە وحی خوا بێرێ بێوە تۆ بێژێ تۆ وا بکە وا مەکە ئەو لێو دوا پسپۆڕە بوارە شریعەتە ئیسلامی بۆ دروستکە مەلایە بۆ گەنە ئەوقاف و تۆ بێژێ حەلالە یا حەرامە حەلالە یا حەرامە وانە بووگە ئێمە لە بێحەقیانەوەگین ئەم جەعلە تاریخە ئەم تەزویرە تاریخە بۆ خاترێ وەسە ئێمە بێحەق بکە پس لەگراو وتی زەرورەتە چمکە مافە مرۆڤ لە چی دێت لە ئەوەی کە قەبلەن دنیا حەقی تیانەوگە مافی تیانەوگە پس دەربەرابەر تەجروبەی تاریخی بیحەقی و هەنووز هم که هنوز است بند نافعان از تجربه بی حقی جدا نشده است خب تواو اواني بناو روناك بيروتين وبزوان فاسومي قساكن يعني دميان بانكنو كردي قساكن وزواني جيجن كردي نهاجن چه شكلي كردية هلوان اخوانو كردية ئەمانەتێن ئێژن بەڕاستی ئیسلام ئیسرارە ئەمانەی بەسەر ئەوەی کە ئیسلام بەسەر کۆمەلگای ئێمە زاڵ بووگە ئەمەسە ئێمە بکەنە بێماف بێژن 1400 ساڵە داگیر کریاگین لەلایەنە خەلیفەی ئیسلامی و ڕعیەت و کۆیلین یەک سوعالیان لێکەی ئێژی ئەرێ ئەم ئیسلامە کامە شاری ئێمەی گرت کامە شار تۆ بە من بێژە ئەمانە چۆن توانیان ئەم کوردە کورە 50 ساڵە پێش 50 ساڵە پێش خۆ من ناڕۆبۆ 1400 ساڵە پێش 50 ساڵە پێش ئەم خەڵکی کوردە عەشایر بوو بەم شاخ و داخی کوردەوارە گەرمیان و کوێستانی ئەکرد یەک بستەم سەرزەمینە کوردەوارە چۆڵ نەبوو ئاڵف جەڕە مەردم بوو زەمینە کەشاوەرزیە مەردم بوو گەرمێن و کوێستانە مەردم بوو یعنی ئومەتە کوردی بوو یعنی ئەم عەرەبە چۆن پەلاماری ئەم سەرزەمینیدا دەی خۆ ئەمڕۆ سلێمانیە نییە ملیۆنێکی بێبێژن بێن سلێمانی بگرن ئەم جەمعیەتی سلێمانیە بە دۆڵی جافاتیا و دەشتی شارە زوورا و گەرمیانە بڵاو بوو هاوکوێ گردەم سپا کامە بنکەی گرت تەپیدا بە ملیاوتی ئەمە هەنە ئێمەس هەچکە جواو ناتۆ هەر ئێژی کاکە تۆم ئیسرارە بۆ ئەەکەی بۆ ئێژی ئەم ئیسلامە حاکم بووگە لەبەرەوەی بێژێ ئینسانە کوردی تۆ مافنەوگە قەتیسماگێکی تێ هەڵدریاگی بندەسە خەلیفەیەکی حەیزوگی و ئەم خەلیفە حیزە تەپیداگە بەسەرتا و بڕاستی و ئیسلام وامانی پێکرد و ئەوە نەوشێتە بێکەس ئەیوت الأعراب 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 کۆرە دانیشە کەف چەراندن الأعراب 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 لەکوێ بووگە بێ کوێ بگرێ
چی بکە تەپۆڵکە بە تەپۆڵکە بێت لەگەڵ عەشیرەیەکە دەرکەوێ خۆ ئەوێت و چی واتیە پارەی واتیا بیوە نەوەڵە ئاڵتونی واتیا بیوە نەوەڵە دەم گەماڵ باوکە بۆ تێپەلاماراگراتە بمان کاتۆ مسلمان دەی من ناومە مسلمان بابەم ئەکوژێ شمشێرێ نەتە لای سەرخوا من چۆنەوەمە مسلمان قنی هەڵکرد ڕووی من هەروە مەسەرە قسەکەی خۆما و دوژمێنیشی پێدەم مناڵتان ئەدی مناڵی ڕوودار ئەتانگر لێتانەدا تێر ئەتان تۆپان بەرتان ئەدا 2 متر دەرەچوو لایە کرد و دەجمێنی پێتەداوە دووبارە بڕۆی بیگریتەوە 100 جار شەڕی وامە کردگە لە کوردەوارە چۆن بابا ئەم کاورە ئەگەر گەرەکی وێ من بک بە مسلمان و من مسلمان نەوگوم و بە زۆرە شمشێرات کە باوکم بکوژێ ئێشە یەکەم کاری کە بیکات بنکەیەک لەو جێگە کە من ژیانەکەم دانێت ئەم بنکە چییە هەنێ سەربازی تیادا بنێت دەستگای پۆلیسی تیادا بنێت بۆ لەبەر ئەوەی من لە ژێر یاسای ئەواوم کە بێمە ناوە شەقامەکانی کە بە کێ و کەمەرەکانیان گەرمیان و کوێستان بکەم ئەو بتوانێ من کۆنتڕۆڵ کا بزانێ من موسڵمانم یا موسڵمان نییەم دەی هیچ کام لەمانە مەوجود نەوگن تۆ یەک دانە مزگەوتە نییە چۆن ئێژی ئیسلام بەسەرمانەوە هات کە ئەمە جوولەکە ئەیکا بۆ لەبەر ئەوەی بێژێ ئینسانە کوردی جەهانە کوردی نەوگە بێمافوگە پس تۆ لەگرا ئەوێنی کەسانێ بەناوە ڕووناک بیر مەئمورینە دەستگای جوولەکەی جەهانین وەختێ بە زۆر گەرەکیانە ئیمپراتۆریەتە عوسمانی بەسەر تۆ بسەپێنن خەلیفەی بەغای عەباسی بەسەر تۆ بسەپێنن بێ هیچ شاهدێکی تاریخی بێ یەک متر جادە بێ هەبوونی یەک بازار بێ هەبوونی یەک کاروانسەرا بێ هەبوونی یەک مزگەوت بێ هەبوونی یەک شار بە تەجەموعە گەورەی جەمعیەتی ئەمانە حەل لە خۆیانەوە زۆر گەرەکیانە بیسەپێنن بە ملمانە هەر بە زۆر وەڵای ئێمە ئیسلام داگیرمانی کرد بۆ مافمان نەوگە و مەلاتە پیداگەسە ملمان و مەلای حیز و مەلای حیز گشتی 200 ساڵە دروست کریاگە وردە بەرە یەواش دروست کریا خواردمانی قەپی پێمانەوە کرد نەمانزانی چوبزانی به همین ادراک رایج ما ایرانیان از ایده حقوق بشر توجه که میکنیم میبینیم باری دارد به این صورت اوکی هەر ئەم دەرکە کە ئێرانی کردویانە ئەمە محەممەد ڕزا نیکفەر ئەڵێ هەر ئەم تێگەیشتنە کە ئێرانی بەرامبەر بە مافە مرۆڤەتی کە ئێمە بێ ماف بووگین و مافە مرۆڤ ماف بە ئێمە ئەدا هەر ئەمە بووگە بەهۆی ئەوەی کە ئێرانی وا تێگەیشتووە لە مافە مرۆڤ کە وا قسەی لە باراکە ئێژێ چی ئێرانی ئێژێ ما را نزنید لێمان مەدەن ما را زندانی نکنید ممان خنه سجن ما را نکشید ممان کژن بگذارید حرف من را بزنیم بیڵن با قسەکانمان بکەین ڕازەکە گشتمان وامانە پێیاچ کەسە ئێژێ لاوە و داوای چیمان لێکەی و دێ خۆگوناحی نەکردگە و حەقی خۆیەتی و مافی ڕەوای خۆیەتی و بێتە سەر شەقام و تەزاورات کا و دێ چی کردگە و خۆگوناحێکی نەکردگە و هیچ گوناحێکی نەکردگە و هیچ کارە خراوێکی نەکردگە و حەقێسی قسە بکە و خەڵکی حەقی هەستدەنگ هەڵوڕێت و خەڵکی برسیە و خەڵکی چی بکە بەمە ئێژن چی بەمە ئێژن مافم مرۆڤ سواڵکردن
سواڵیەکە بۆ چون فکر ئەکا کە ئەمە قبلەن بەشەر نەوگە غەربی ڕۆژئاوایی ئەمیان کردگەس و بەشەر کاکە دموکراسیە کاکە مافە مرۆڤە ئێمە فرە حەزەکەین بە مافە مرۆڤ تێ هەڵ دریاک بچۆ کاک ئاراسین سەڵاح مەتنی نووساگە لەسەر مەتنەکانە ڕاپەڕین کارە کوردیە مزاهرات کارە کوردی نییە کورد هەر کە پەلاماری داوێت لێداگە هەر کە تەماعی پێکردوێ لێداگە کورد خەیچە و خنجە و میکیاج و سوورەی سەر کوڵمان و بزەکردن و چاوەقیتکەی نەکردێتەکە تەرەفا یەکسرە بە گورزەکەی و بە کوتەکەکەی لێداگە لە دوژمن لەوەی پەلاماریەدا لەوەی تەحەدایەکە لەوەی سووک تەماشایەکە لەوەی گەرە کێسی هەتکیکە کورد ئەگەر خۆی بە بێماف و بە ئینسان نەزانێت ئەو هێزەی تیانە مقابلە بکە ئەو هێزەی تیانە بنەوێ لە کوتەکەکەی ئەترسێ ژێ نەوادا و بمگرن و نەوادا عیبێت و نەوادا گوناحوێت و نەوادا نەیکەم و نەوادا فڵانوێ هایتە دیتان ئەمە قسەی کورد نییە ئەمە کورد نەبووگە تۆ وەختێژی لاوە بەری دە و چی بکات و دەوە بۆ ئایا پێکەیت و ئێمەش ئینسانین و ئێمەش کارە بەمانگەرەکە و ئێمە ئاومانگەرەکە و ئێمە بەشەرین و ئێمە موچەمانگەرەکە و ئێمە ئینسانین و ئێمەش ئینسانین و ئەم قسە سوالکردنە ئەمە لە کیۆتێ ئەمە جوولەکە خسکی سێنایی مێشکی ئێوە خۆ ئیستا ئاغایە حەمەرزانی کفە ڕێژێ بەرداشتە ئێرانی لە مافە مرۆڤ سوالکردنە واتە بگذارید حرفهایمان را بزنیم ما را در کتابمان را چاپ کنیم با کتێوەکەمان چاپ بکەین در این ایده یک عنصر منفی وجود دارد لم ایده شتێکی منفیان قێزەونی واتیان نازانم منفی بێچی ما را در نقش نقصان شتێکی نقصانی واتیە ما را در نقش قوربانی میبرد ئێمە ئەکات و قوربانیانی ئەم کارە ساتەوە و قوربانیانی ئەم ڕووداوە و قوربانیان و ئەم قوربانی قۆچە قوروانە ئام قوروانیە کەوتکەسە سەر زوانە مەردم ڕۆژی جەژنە چاوەکانم موسمی ئازادیە بۆ بەڵا گەردانی باڵاوت قۆچی قوربانم وەرە ئافێروگن و گشتی بگۆسە قوروانی و حەزی پێیەکە و گۆشتە قوروانیە وانگاه میخواهد که به ما رحم شود کابرا کە لە بێمافی و تعبیرەکە کە مافینەوگە و حیوانات وگە و مەڕ و ماڵات وگە و حاڕیاگە ژێرە قاچە مەلا و خەلیفە بووگە ئیستە ناگەهان بەشەرە غەربی و ڕۆژئاوایی مافی بۆ پەیا کردگە ئەم تێم سواڵە ماف ئەکا و خۆی خاتە جێگەی قوربانی و بۆ لێمان ئەدەن و بۆ وامان پێەکەن و بۆ بە چ گوناحێ فیشەکمان لێدەن و بۆ واکەی کوردوا قسە ناکرد لە منە بۆ کوشتای لێتەمە کوشت وەکو سەگ ئەم تۆپاندی تەحەدات بکردە ئەمە چاوتم دەرهاورد لار بنوارڕێ پێما گیانتەمە کێشا کوردوانە بوو خۆ بێسیت و مفاوزات بکە و دانیشێت و خەمزە بکە و خەیچە بکە و ئەو بۆ ماڵم ئەوەی ئەو بۆ دەست ئەوەی بۆ مناڵەکەم ئەوە بۆ پوڵم ئەوەی کورتکەی وابووگە باوەکانە ئێوە وابووگەن ئێوە وا دیکتانە کورد وابووگە ماتەڵۆگە بڕوان لە مامۆسا ئیجازە بگرێ مامۆسا ئیجازە هەستیاڵدانە کاورا بکەم واوگەسە نازانم پرسن ئۆکەی ئیستا کە خۆی ئەکا بە قوربانی حەز ئەکا ڕەحمی پێ بکەن و ئەو بۆ لێمانەدەن و ئەو بۆ وامان پێکەن و خوا بۆتان نەسازیە و بۆ خاتری ئەم ئێوارەی جمعەیە و یا ڕەبی و نفرینتانەکەم و ئایشی سینەتان بۆ ئەدڕنم و سینە ئەو کوتم و ئەمە داوا ئەکا ڕەحمی پێ بکەن لە کێ لە دەسەڵات بە ما حەق دادەشەوەد
حەقمان پێبن برسیمانە برا برسیمانە دەی ئەها دیتانە من لە دیبەیتەکانە تراوتم ئەو ڕۆڵە کوردەی لە کفری و سەیسایە قاتێتە دەرەوە بە شوێن مردانگی خۆیان ئەگەڕێ بە شوێن ئەوە ئەگەڕێت نەقشە دەسی بەسەر ئەم جەهانە دابنێت بێتۆ سەردار بێتۆ سوڵتان بێتۆ قارەمان بێتۆ پادشا ها نەقشە دەسە خۆی دابنێ پێژن وامێژە وی ئەوە شەیتانی وە گوناحە تۆ چۆن واکەیتەوە چ لە خۆباییت و چە حیزیت و چ خراوە خراوی ئەەکەن کابرا خراوەکە ناڵن خولیایی بوێ ڕوئیاکەی ئەکوژن خولیاکەی ئەکوژن ئەو هەموو هێزە کەواتیە ئەو هێز جوانیەوە لە وجودیا وا گەرێکیسی دنیا بێرێتە ژێر ڕکێفە خۆی ئەیکوژن ئێژن تۆ چیتە ژن کاورا برسیەسی ڕەحمی پێ بکەن و کاورا برسیەسی و لاو دەی لە برسیانە هار بووگە و دەی برسیەسی و چی بکات و تەوەجۆەکەن وای پێەکەنە ئەمە لە تێگەیشتنە سەقەتەها با بزانی ئەوانەی وا دەم لە ڕووناکبیری ئەدەن لەم سەرزەمینە ئێمە مشتێک کاوەڕە سەقەتنها بۆیە دەم ناتوانن بکەن و لای ئێمەش بۆیە ئەم کەلەماتانیانی لێدەین خاسی بڕاتە جێگەی خۆی خاسی ئێشەکە هەڵسێنێت خاسی ماهیەت و دەموچا و ڕواڵەتە ئەم نادووزانە دەرخا چه کەسی قەرار است حەق بدەهێت چه ئێشێ حەقتان پێبا کێ ئێشێ مافە بە ئێوە با کە ئێوە داوایەکەن مافمان پێبن چه کەسی قەرار ئاستین حەق ڕا بدەهێت دولت دموکراتیک دولت استبدادی دولت در نفس خویش دستگاه سلطه است حالا با هر صفت و هر شکلی که مافیشه به ایوه با دولت دموکرات دولت مستبد دولت لنفسی خویا سلطس دەسەڵاتە بە بێجیاوازی لە چۆنیەتی و تاریفکردن و ناونیانە خۆی دەسەڵات چۆن خۆی بچووکە کاتۆ چۆن خۆی بەش ئەدا بۆچی ئێشێ بیدا لەسەر چی دەسەڵات مەیلی بەمانەوەست دەسەڵات مەیلی بە تارکردن و بەهێزکردن و خۆیەسی دەسەڵات مەیلی بە ڕۆچوونەوەی ئەو قتر و ئەو قترە بۆچی ئێشێ بە تۆ حەق بە چون تۆ سواڵە حەقەکەی ئێمە بەشەری نەوەڵاوێژێ تۆ بەشەرنی تۆ حیوانی بۆ چیەکەی دەیسەوتی تۆ حیوانی چیەکەی نانەکەی ئەوڕێ لە کۆشکەکەی تێریتیە خوار چیەکەی هیچ دەی ئەو ئێشی بۆچی ئەمانە بە تۆ بە چون تۆ هەڵەگەڕێتەوە پێ ئێژی مرتەجع دواکەوتو ئەیتر ئەوە فرە شەونانی خەوی پیان ناکەوێ بەخوا ها مەسەڵەن ئێستا ئێمە مشتێتی هەڵدریاگە کۆمونیستە حیز و مشتی قون لە سەردەسە پارتی و یەکێتی و کۆمەڵە و دموکرات تێن پێماژین جاش نایجێژێ بۆ جاشین یا مەسەڵەن ئێژی بەخوا ئەحمەقی دەی چۆن ئەحمەقین یا بوو نایژێتی ئەمە نایژە هەروە لە خۆیوە یعنی تۆ فکرەکەی تۆ من بێژی دواکەوتک من ئیتر قسە ناکەم شەو خەوم پیا ناکەوێ تۆ من ئێژی مرتەجع من ئیتر خەوم پیا ناکەوێ تۆ کەمپینە بێناموسی ئەخەیتە ڕێ خەڵکی پێ دێژی تۆ هەم بێناموسی هەم بێدایک و باوکی هەم ئبنە سەفەتی هەم بەچکە ڕەعیەتی هەم هیچ ناوگی لە تۆ لە عومردا تۆ ئێستاوە من هەڵگەڕێتەوە بۆ خاترەوەی ئێعتراف بە بێناموسی دەکەیت و ئێمە ئەدەینە بەرە قسە هەڵەگەڕێتەوە بە من ئێژی مرتەجع من شەو خۆم پیا ناکەوێ ها تۆ فرە بەشەری تو فرە شیرینە ناو چاوت و فرە حاڵیتە لەم دنیا فرە پەسەنی تۆ نۆکەر خاسێکی فقط ڕام خاسێکی تۆ معلومە زوانە من نافەهمی زوانە من زوانە گەورەیە زوانە سەروەریە زوانە تو زوانە حیزەی ڕعیەتیە ئەفەهمی فەرقەکە ئیسە تۆ حکوومەت غەیرە دموکراتیک پێی بەرەخوا تێتە خوار و شەونانی پێ ناخورێ مەسەڵەن ئەم خەرکە ئەڕوانووسی خامنەئیە جەنایەتکار خامنەی قینی تێ لەم قسە تۆ ڕووی لەسەر جێکەی خامنەی دانیشتی وە قسە باوک ساحێوی و دەراورد ئێژە وەخت خۆی سلاوی جیژک بوو ئەیوت وەخت خۆی لەم تاتارەکانە کە ڕۆن بەرەو رووسیا ئەگرن رووسیان گرتگە دانێ تاتار سوارە بەر ئەسپێ ڕاوێ ئەوێنێ جووتیارێکی کەشاوەرزێکی ڕووس لەگەڵ ژنە زەریفەکەیە خەریکە ئەڕوا کاورای تەتەر تەما ئەکاتە ژنەکەی تێتە خوارە و
پەلامارە ژنەکەی کاورا ئەدا وە کاورای ڕووسلا ئاکاتۆ ئێژێ هۆشە بوێت تۆز نەلکێوە ناو گەڵمۆ لە دواوە کشیکەم بە پاسەبانیم بکەم. کاورا خەریکە ژنە کاورا ئەوێ بە تەجاوز و کاری تەواو ئەوێ سوار ئەسپەکەی ئەوێت و ئەڕواژنەکە ئێژێ ناوسکە وەڕێ دەی تۆ پیاگی ئەو بۆ دەنگە نەکرد ژێ دەنگ مەکە ژنەکە دەنگ مەکە ژنەکە مشت خۆڵەمە کردو ناوگەڵیە خاسم پێ کرد ئاخاستا کردەوە عەلیە خامنەی جنایەت کار ئەست ئافرین باریکەڵڵا مەسعود دزە پیا و کوژە تەزیا مەسعود چۆخەوی پیا ناکەوێ وەڵا زیقی کرد داوەشیا و حاڵی خراو بوو کورە بڕۆ کاورای کاول بڕۆ کاورای بەدبەخت کاورای بێچارە بڕۆ فکری و حاڵە خۆت بکەت و حاڵە خاست نییە تۆ نافەمەم کی چ کارەی لەکوێوە هاتی مەسعود بارزانی حاڵی خراوە بوو وەڵاجمێنە داوە حەمای لە دایکی نەبوو حاڵی خراوێ هاتکەسە ناوە کایەی سیاسی جمێنی شەدەن وە دایکی ڕسمیشی هەڵە گرنجنە قەحبەیە خەنە جێگەی کارە سیاسیەی تر دوژمنی هەسوو ڕەقیبی هەسوو بۆیتە پشتی ئەشکێ ناوەڵا پشتی ناشکێ بۆیە جمێندان حیچی بە بنەماڵی بارزانی ناکات تۆ ئیشی بنیاد دەسەڵاتیان چۆنیەتی ئەقڵیەتێک دایان ڕێشتگە هەڵی تەکێنی تا لە جێگەکەی خۆیانە هەڕۆڵ بوون تۆ ئەبێت دەمامەک لەسەر دەموچاویان لابدەی لەسەر ئیدعای کوردبوونیان لەسەر کوردایەتی کردنیان لەسەر هێزە کوردی بوونیان ئەوەسە باوک ساحویان دەرتێرێ هەڵی بوویانە تا بەیانی بێژە حەمایل خانم حەمایل خانم بەبەخ چی بکە دەی تۆ بڕۆ 1 ملیۆن جمێنی تری بێبە ئەوێ تۆ خێر و سەواو بۆی کاورات کە کاری سیاسە دەکایتر هەیکە لە سیاسیە جمێنیشی پێدەن تۆ ئێشی جمێنەکانە سەوار بەر ئستدلالێ بکەی کە پێی بخوا وەختێ تۆ ئێژی بنەجوو سابتی بکەی ئەمە چۆن بنەجووە وەختێ پێی ئێژی حیزە هەڵهاتەگە دروستکریاک ئێشێ سابتی بکەی چۆن دروستکریاگە بزان من وتم کاورای پارتی قوندە سەردەست عکسەکەی مەوجودە ڕۆڵەکانە سەیسایق داویان لە کاورا کێشە قەیتانی کردووە ناوە شەرواڵەکەی تازە ئەمە ئینزار بوو ئامادە باش بوو بە کێشە پلاسیکی لە ناو شەرواڵەکەیە چووە ئینزار وەختی شەقەکەیان لێدا و شەواڵەکەی داخڕیا و شۆرتی لە پیانە و قون لە سەردەس و قسەیەکە کردم خواردی پێی دروست بوو ئاخر ئەمانە ئەوسا ئەیانوت پێشمەرگەی پارتی و یەکێتی گیان لە سەردەسن کاشف هاتە ئەمەڵ ئەمانە قون لە سەردەسن تەوەجۆەکەن گیان لە سەردەست نیێندرا پس ئێشت شتەکە بخوا خاص بخوا نەتۆ هەروە لە خۆتۆ بێی دەمداگری و جمێن بەی من بە کاورا ئێژم حیز لەبەرەوەی ئینسانە حیزێکە لەبەرەوەی ڕعیەت زابووگە باوکی شکۆ نازانێت چه شکڵیە بە جمێن گەورە بووگن بە تەحقیر گەورە بووگن نازانێ کەسێ تۆهینی پێ بکا پێی بەر بخوا پێی بەر ناخوا 2 ملیۆن قسەیشی پێ بکە پێشی بێجە سەخیف نامرد ئەو کاورا خۆیتی و ئاشکرا حاڵەمێژێ من بێناموسم یعنی بێ دایک و باوکم بێ کەس و کارم بێ سفتم بێ شەهامەتم بێ شەخصیەتم بێ حیچێکم نییە بێ ناوس حەزی پێکە دێ ئەمە بۆ ئەو عیب نییە دێ و باوکیشی واوگەسە دایکیشی واوگەسە بن پشت لە پشت وا هاوردگیانە پێی بەرناخوا ئەمڕۆ نۆکەرە عەلیە خامنەی و سوحا نۆکەرە منسوورە حکمەتە و دووسۆ لە ژێر لنگە فڵانە کەسی ترە ئاخەفێ بۆی مهم نییە هەرکە ئەربابە هەرکە کەرە ئەو پاڵانەکەیسی هەرکە کەرە ئەو جلەکەیسی نەموشکلە هەڵا باز به تجربه ایران خود توجه کنیم. آن موقع که گروه‌های مخالف ایرانی چه در زمان شاه چه در زمان شیخ میتاختند و مبارزه ای را پیش میبردند از حقوق بشر صحبت نمی کردند. حقوق بشر کشف شد.
ئێجێ با بگەڕێنەوە سەر ئێران. ئەو کاتێ ئەم گروپە سیاسیانە دەسێکیان بوو، چەکێکیان بوو، حزورێکیان لەناوە کۆمەڵگا بوو، وەکو چریکای فەدایە خەلق و وەکو مجاهدین خەلق و وەکو کۆمەڵە و وەکو دموکرات و نەفەراتێکیان بوو، ئەمانە باسێکیان لە مافە مرۆڤ نەکرد. مافە مرۆڤ تازە کەشف کریاگە. وەختی مبارزەی سیاسی ضعیف شد، وەختی مبارزەی سیاسیان نەما کەسیان لە جامعە، نەما نەفەراتیان بەدەسۆ، نەما چەک و ئەسلحەیان، نەما لە شارەکانە، نەمان سەرکوب کریان، چوون لە سەنگەرە مافە مرۆڤ خۆیان شاردۆ، کەوتنە جریوەجیری وەکو بوون، گشتی کەوتە سەکزەبدەری بازی. ئیستا ئەکسەریەتی ئەوانەی وا چەپوگن، حزب شوعی بووگن و کۆمەڵەی ڕەنجدەران بووگن، ویگنە زانیان چی؟ ویگن یعنی ئەوەی بەرهەمی حیوانات و جڕوجانەوەر و دەعبابێ نایخۆن، هەر وەکو بزن ئەنەوەڕن، ئەچی ئەنەوەڕن، فەقەت گیاخۆن. بۆ وەڵاو مرۆچەیە عیبە و بەڕاستی و ئەوە پێیابنی تۆجۆکن، وەڵا عیبە دەست بووی لە قەدارێ بشکێنی فرەخرا و خواڵی نابنێت و مامر بخۆی جنایەتە بەر عەلەیه مامرستان. مافە مامر تۆ تەسەوەر بکە مامر زوانی بوێت دادگای لاهە تەشکیل با بۆ بەشەر. مافە مامر یعنی مریشک. ئەمە کێ کۆنە چەپەکانە قەیم وا جامعەی ئێمە سەر و خوار کرد. ئیستا وە زۆر ئەڕواوە دایکی ئێژێ 80 ساڵێسیەوە بۆی فرەندێ ناگری، کەپڕێ بۆ خۆ بگرە، دایکیان و بوەخشە و مەعزەرەتم هەسوو من نەمهێشت و شوو بکەی و نەمهێشت دڵداری بکەی و دایکیان و توخوا 80 ساڵ دایکی بڕوا کەپڵ بگرێ. ئەمە ئەوانەنە توک نەرم بوون و زەریف بوون و لە ئۆشۆوە حەزی پێکەن حتا کۆنفوسیوس لە سۆراب سپێریە تێهەڵدریاگۆ سەراب ئەبینن تا نازم حکمت و تا حەمەی دەروێش و تا متەفەکرینە غەربی و یەک مەڵغەمەیەکن لە شکست بێ بڕۆ سەیریان کە بێ بڕۆ سەیرە ئەم مەڵغەمە و ئەم عرفانە جەدیدە بکەن لەمانە شترگاف پەلەنگا معلوم نیەمان لەکوێ هاتکن، نەمعلوم نییە. خب وقتی مبارزه سیاسی ضعیف شد، وقتی فعالان خود را سرکوب شده و قربانی یافتند، ایده حقوق بشر با این بار منفی ما را نزنید اساس دموکراسی نیست، هیچگاه نبوده است. ام ایده لمافە مرۆڤ کە مەدەن لێمان ئەساسە دموکراسی نەوگە، هیچ کاتێ نەبووگە و هیچ نظامی را نمی بینیم که بر بنیاد این منفیت بنا شده باشد و هیچ نظام سیاسیەک لەسەر ئەمەی کە ڕەحمان پێ بکەن و توخوا و مانپارێزن و مەکەن و لێمان مەدەن و لێمان مەخۆن و ئێمەش بەشەرین و بۆچی نانمان نادەیت و جا دیکتانە گشتی فێروگە هەر مایکرۆفۆنی نزیکە کاکە ئێمەش بەشەرین، کاکە نانمان نییە و کاکە ئەوە بۆوا لەم کوردە ئەکەن و کاکە باوکە ڕۆ کەسمان نییە و باوکە گیان و بەشکم کاکە ترامبی شێکمان بۆ بکە و بەشکم پارە و دەی تورکیە پەلامارمانی دا و دەوی ئێران خەریکە ئەمان خوات و باوکە ڕۆ و ئەمە مشتی حیز فێرە مەردەمیان کردگە. ئەمە حیزەی سوالکەرانەس خۆ بە قوربانی دینە. ئیسە دیتان حیزەکردن و نادیا مراد بازی بە کوێتان ئەگەیێنێ کۆمەڵگایە بەرەو کوێ ئەوە برسیمانە و نان و برسیەتی و نان و هێمەش بەشەری نەوەڵا کێژێ بەشەری ئەوە جواوی داوەوتی نەوەڵا کێژی بەشەری چیەکەی ڕسوام کرد. چۆن ڕسوا کرد؟ وەڵا پێم و جنایەتکار ئەرێ وەڵا خەوی پیا ناکەوێ کوشتە هەم مرد کاورام مرد تخوا دادانێتی پێ نەیژی جنایەتکارها. مەسعودی بنەماڵەی بارزانی پیاو کوش
کورە پیاوکوژی بۆ مەسعود قدرەتە تۆ ئەفامی مەسعود حەزی پێکا پێ بێژن پیاوکوژ. من نازانم و چ زوانی قسە بکەم ئێوە بفەهمن ها، قسەکە مەسرحی وێ و حەزی پێ بکەن و لە ئاستی ئێواوێ. کاورایە نەقلیە کرد ئەیوت لە ناوی لادێکە ئێمە مناڵ بین، کاورایە گەورە بوو پیایە گەورەیەک بوو، ئینسانە منحرفێک بوو، ئینسانە دڵتەڕێک بوو، فاسد بوو. ئەهاو پارەی بە ئێمە ئەدا ئەیوت بە مناڵەکان ئەیوت کە من بە بەردەمە ژنەکانە لادێوە تێ ئەپەڕم، ئێوە بنێنە شوێنم بێژن فلانە کەس هینزل فلانە کەس هینزل، منیش ئەنێمە شوێنتان و ئێوە دەرچوون ناتانگرم مەترسن. مەسەڵەن تۆ فکرەکەی کاورا قینی لێ تێ پێبێژی هینزل، قینەی لێ تێ پێبێژی جنایەتکار پیاو کوژ، ئەو مرد و تەواو مەسعود زیقی کرد، دەی تۆ ێژی وە مەسعود پیاو کوژ. دنیا لە مەسعود دەترسی، دنیا ئەترسی لێ، تۆ خەریکی تەبلیغ بۆ مەسعودەکەی، تەبلیغی بۆەکەی، وەکو کاوراوە پوڵی و مناڵەکان ئەدا ئەیوو بنێنە شوێنم لای ژنەکان بێژن فلانە چێت فلانە چێت، تەبلیغی بۆ بکە، بەشکەم یەکی حەزی پێ بکە وەسوەسە بوێت و ئەمانە. دەی مەسعود گەرەکێ بەسەر ئێمەوە بمێنێتۆ نەڕوا، بەچی ئەمێنێتۆ؟ بەوەی کە تۆ لێ بترسی، حکوومەت بە ترسۆ ئەکری، تۆ بترسی لێ، دە تۆ ئاڕەدی ترسیاگی مەسعودە پیاو کوژ، هارە وەڵام مەسعود بارزانی کوشت مرد خەوی پیا ناکەی و پاروەنانەکە ناڕواتە خوار و مەسعود نی و متر باڵایەسی، فوی لێ بکەی وەکو تۆڕە چراتۆڕی ئەوەرێ ئەوەنە لووسە، تۆ پێژی پیاو کوژ. مەسعود یەک زلەی لێ بەی تەکە بەورە ساڵە ترێتێتە خوار، تۆ مەسعودێژی پیاو کوژ وە خۆی و لە بنەماڵە سپیەکەی، سپیە زەریفەکانی وا وەکو هەردەسە بۆ بردن کوڕمیان جێدەسەکە سوورەوێتۆ، ئەوەنە ناسکەنێژی لۆکەن، تۆ پێژی پیاو کوژ. دەیتخوا تۆ شۆڕەشەزانی، تۆ ڕاز ئەەکەی، تۆ مبارزی. وەڵا من حەز بە چۆلەکە ئەەکەم و گۆشت ناخۆم و وەکو بزن ئەلەوەڕم و بەڕاستی عەیبە ئینسان گۆشت بخوا، عەیبە ئینسان هەنگوین بخوا و دێتخوا و زەردەواڵە و هەنگە بەختە و شەشمان کارەکا و تێ و ئەچێت و تۆ لە پڕێکا هەنگوینەکەی بۆی و براڕۆ و چی بکەین و تۆجۆکەن ئەمەسە. ببینیم چگونه میتوانیم از ایده منفی به ایده مثبت گذار کرد. بیاڵم بابزانین چۆن لە نوقسانی و ئەتوانین بەرەو زیادە بڕۆین لە ئەم شتەی پێژن مافە مرۆڤ. این راهی است برای دیدن پیوند ایده حقوق بشری با دموکراسی. ئەمە ڕێگەیەکە بۆ پەیوەندانی ئیدەی مافە مرۆڤ لەگەڵ دموکراسیە. افرادی را در نظر بگیرید که نمیخواهند شکنجه شوند. هەنێ ئینسان و بەرچاو خۆت بێنە کە نایەنەوێ شکنجە بکرێن، ئەسیر شەوند، ئەسیریان کەن، خەفەقان بگیرن، دەمکوتیان کەن، ئیعدام شەوند، ئیعدامیان کەن. این نەخواستن به دموکراسی راه میبرد. ئەم نەویستنە ئەگا بە دموکراسی. ئەگەر بە صورت ئێرادە بەرای بەرەنداختن استبداد دەرایەت، ئەگەر ئەم نەویستنە ببێت بە ئیرادە بۆ ڕووخەندن استبداد. ئەمە یعنی چی؟ منزورت چ بوو؟ وتی یەکەم چت ئەمەسە تۆ وەکو ئینسانی عیدەیە ئینسان نەتگەرەک بێ کەسێ ئەشکەنجەت بکە، نەتگەرەک بێ کەسێ دەمکوتت کە، نەتگەرەک بێ کەسێ سەرکوبت کە، کە تۆ ئەمەد نەگەرەک بێ، بە واقع نەتگەرەک بێ بی ئەمە ڕێگەیەکە کە تۆ ئەگەیەنێت بە دموکراسی. چۆن وەختێ تۆ ئەم نەویستنە
بخەیتە ناوی ئیرادەیەک کە دەسەڵات بڕۆخێنی. ئۆکەی دابێنە سەلامە. ئەمە زانیانێکی یعنی ئەو حیزەی وا تێ بە تۆ ئێژێ مەڕۆ دەسەڵات مەڕۆخێنە بەدیل چییە و چی بکەین و بڕاستی و هێمنانە و چۆن ئەوێت و هەچیشتە خراوەوێ ئەو نادروسە نەقینی لە شکنجەکردن تێت. نە پێی ناخۆشە دەم کوتیکەن، نە پێی ناخۆشە بە بەندی بکێشن و ئەسیریکەن، چون ئەگەر پێی ناخۆش بوایە کارێکیە کرد. یەکەم کاریش چ بوو؟ ئەوە بوو کە ئیرادە بکە ئەم دەسەڵاتە بڕۆخێنێت، چون نەیگەرەکە شکنجەیکەن. بزانن پەیمانە حەیدەری چون نەیگەرەک بوو نظامە سوڵتەی جیهانی ڕۆڵەکانم سەرزەمینە بکوژێت، چون نەیگەرەک بوو ئەشکەنجیان کات و لە بەندیان کێشێت، چون نەیگەرەک بوو دەسیان بۆ بووە مەتنێکی دروست کرد. مەتنێ ئەم مەتنە کوردیە لەسەر ئەساسێ دانریاگە بە هیچ یاسایەکی ئەم وڵاتانە ناتوانن یارە ڕاپەڕین ئەشکەنجەکەن، ناتوانن و مەجال و ئیجازەیان پێ نادەین. ئێمە یارانە ڕاپەڕین، خۆمان بە ئینسانە کوردی ئەزانین و قامەکە هەر کەسێکە گەرەکی وبێ ئەشکەنجەمان کایوەڕین، ئیجازە نادێت کەسی ئەشکەنجەمان کا. خۆمان مستحقی سەرکوت نازانین، بیرەکەینەوە ئینسانین، خوا داگێسی نایشارین و عەقڵمان هەست، ئستدلالەکەین. جەهانە کوردی جەهانە اختیارە، مەفهومە ئازادی لە کوردیا دەمێکە تئۆریزە بووگە. ژیانە کوردی وا بووگە ئێمە لە بەند و لە ئینقیادا نەبووگین. گوایە تۆ ناتوانی بمان کێشی تۆ بەند، ئیجازەت پێ نادەین بمان کێشی تۆ بەند، چون من وەختێ دەمەم شل بوو ترسیام و خۆمم شاردۆ، یعنی حەق ئەدەم بە ئەوە من خەریکم کارێک ئەکەم خراو، من خۆم بە مقەسر ئەزانم، من لە بوونە ئینسانی خۆم بە مقەسر نازانم. من پێم وانیە تەقسیر بارم کە بیرەکەمەوە، من پێم وانیە گوناحبارم کە زمان ئاگرینم وا پێ، من پێم وانیە کە گوناحبارم بۆ خاتری ئەوەی جەهان جۆرێکی تر ئەوێنم کە دیگەران نایبینن. بەس ئیجازە نادەم کەسێ دەمکوتم کا، ئیجازە نادەم کەسێ سەرکوبم کا، ئیجازە نادەم کەسێک لە پشت پاراستنە دەسەڵات و دزی و گەندەڵی خۆیە من بە ئەسیری بکێشێنێ. ئەو ناتوانێ من بە ئەسیری بکێشێنێت، ناتوانێت. بۆیە من مەتنێکم دانیاگە بە یارانە کوردەوار وتم لە مەریوان و لە سنە و لە کرماشان و عەلەنەن لەگەڵ ڕاپەڕی نابن، تا بزانم کێ دەستان بۆ ئەوە. ئادەی چون ئێمە خۆمان بەوە نازانین کە ئێشێ بگیرین و سەرکوب بکرین. تۆ غەڵەت ئەەکەی ئێمە سەرکوبەکەی، تۆ بێجا ئەەکەی ئێمە سەرکوبەکەی، تۆ ئێشێ ئەوەڵ دەفعە لەبارە تئۆریک و ئێمەت باتڵ کردوێتەوە، وەکو ئەوەی کە من هاتم وتم لە حەلیمە کوردەوارە لیژنەی ئەمنی باڵای سلێمانی ئێژێت ئەمانە نائەمنی دروزەکەن. وتم نائەمنی خۆتان دروستان کردگە، نائەمنی یەکچەتی و پارتی و حکوومەتە حەلیم دروستی کردگە. نائەمنی ئەوەسە ئێمە هەست بە ئەمنیەتە عاتفی ناکەین، هەست بە ئەمنیەت و سەروەری ناکەین، هەست بە ئینسان بوون ناکەین، لە ئەمنیەت نین، لە ئەمنیەتە عاتفە نین، لە ئەمنیەتە ڕۆح نین، لە ئەمنیەتە سەروەری نین. تۆ نائەمنە کردگە، با بڕۆینە دادگای مردم بزانم تۆ نائەمنە کردگە یا من نائەمنم کردگە. بۆیە من نایەڵم ئەو هەنێ چمک بگرێتە دەسۆ پێی من بکوژێت، مەشروعیەت و کوشتنە من بگرێ. من ئینسانم و ئیجازە نادەم ئەو من بکوژێت، و ئیجازە نادەم ئەو من بکۆی لە بکە، و ئیجازە نادەم ئەو من بەبەند بکێشێ. پس تۆ وەختێ واقعەن ئەشکەنجەت نویست، واقعەن بە قەبارەی ئینسانێک تیت کە ساختارێک کە ئەشکەنجە هێڵێتەوە و تەوجیهیەکە لە بینیەوەی. ئێستا دیتان ئەو حیزەی پشت نانە ویگن خواردن و ئاڵف خواردن گشتی حیزەی دروست. تۆ ئیرادەت نەکردگەم چەپەڵیە لەم جەهانە کۆکەیتەوە، تۆ ئیرادەت نەکردگە کۆیلێتی لەم جەهانە کۆکەیتەوە، تۆ ئیرادەت نەکردگە زامەکانێوە ئینسانە تەماعکارە کۆیلەکەر لە ژێرە دەسە نظامە ئینقیادگەر ئەدیانە ئیبراهیمی و سوڵتەی جەهانیە ئەیکا کۆیکەیتەوە.
ئێوە گەشتتان ناتکرد لەم ئوروپا پشت و پەناتان دەوڵەتە ئینگلیس و پۆلیسە بریتانیا و پۆلیسە سوئد و پۆلیسە ئاڵمانە تێ هەڵدریاک تۆ بەشەری بۆیە من پێدێژم تۆ بەشەری تۆ بەشەر نییەی بەشەربوون بەدەستێت تۆ خۆت بە کۆیلە ئەزانی بە حیزە دنیا ئەزانی مستحقە سەرکوب و دەمکوت و شکنجە و کنترۆلە لە ڕێگەی دەوڵەت و پۆلیس ئەزانی خۆت بە چەپەڵ و شەهوانی و فاسد و دەز ئەزانی وەلی ئێمە خۆمان بە ئینسانە مکەڕەمە کوردی ئەزانین لە اختیارە ئەربابمان نەگەرەکە هیدایەتمان کە ئەربابمان نەگەرەکە وە چێوە ڕاسەرمانەوە بێسێت کۆمان کاتەوە ئێمە ئینسانە مخەیەرە کوردین حاڵیت بوو کاورای تێ هەڵدریاگووە تۆ حیچی حاڵیت نەوگە بۆیە من ئەم ئەلفاستە پێدەم تا بە میزانە جەهالەت و هاڕیاکی و حماقەتە خۆت پێی بووی تۆ لە کاوڕێکیش پەستری هەڵی بووی ئینسان بوون کەس بەوێ you have to earn it کەسبیکەی تا بە مەقامە والا بگەی هەروە کە دانای دەوران بوون بەدەستێ لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕەنجە حەقیقیە دموکراسی بنابر تعریف یعنی در معنای هنجارین ما را مسئول می دارد از شکنجه دموکراسی بنا به تعریفەکەی یعنی لە ڕێگەی هەنجاریەوە ئێمە ئەپارێزێت لە ئەشکەنجە زندان ئیعدام سانسۆر چرا مسئول می دارد بۆ ئەمان پارێزێت چون نەفی استبداد است دموکراسی نەفی ئەکا نەهی ئەکا استبداد بۆ خاترەوەی استبداد نەهی ئەکا پس ایده‌ای از حقوق بشر پیوند درونی دارد پس ایده‌ای از حقوق بشر پیوند درونی دارد با دموکراسی که چنین منفیتی را در خود داشته باشد و این منفیت یک بیان مثبت دارد حق برانداختن استبداد ایده مثبت و فعال حقوق بشر حق براندازی استبداد حق مقابله با استبداد در همه اشکال آن است پس ام جور روانینه یکم ما فکر بو تو و تو ئینسانیە کاتۆ ئەمەسەر کە تۆ حەقت بوێت کە بتوانی دەسەڵاتە مستەبد بڕۆخێنیت ئۆکەی بیڕۆخێنیت جا ئیستە بڕۆن ئەوانەی فکرە حاڵە خۆیان بکەن وا گەرەکیانە بیخۆنجنن دەقەی ناکا و بادزی بێت و دەقەی ناکا و یەواشێواش و وردە وردە و قسەی خۆش و نەرم نەرمەک و لە کەناریا و ئەی هەنوین و خاز ئەی هەنوین و لێ دوا خاز ئەی شیلین و ئەمە گشتی حیزە حیزەی مشتی ڕەعیەت زەعاس ئەمانە بەشەر نیەن ئەمانە نەقینیان تێ لە سەرکوب نەقینیان تێ لە تەوهین نەقینیان تێ لە تەحقیر نەقینیان تێ لە سەخافەت بۆیە عادەتیان پێکردە بۆیان مهم نییە و ئەمانە استبداد ئێڵنەوە تازە تۆ لێ دوایشێ لە هەرچی جۆرە استبدادە بدەین که محدود به شکل مشخص حکومتگری مستبدانه نمی شود. آن ایده‌ای که اولویت منطقی و نظری بر دموکراسی دارد او ایده که فرضی منطقی و نظری هست و سر دموکراسیو ایده کنترل و براندازی حق خواهانه استبداد است ایده کنترل و رخاندن حق خوازانه استبداده
اما ایده حق در تکامل خود از تبیین منفی، یعنی از شکل آزادی به آزادی برای گذار کرده است. یعنی لشکل منفی ایده آزادی له. مثلا ایمه انسان کردی لراپرین کردوارا گرکمان آزاد بوین لانقیاد، آزاد بوین بو اختیار، هم له و هم بویا جهان کردی جهان اختیاره ولا برامبر جهان انقیادا اویسی. ایمه گرکمان لانقیاد آزاد بوین و آزاد بوین بو اختیار. معناه من کرده گسو توضیح من داگه. پس کاورا وقتی ارواد حکومت حریم الروخینیت آزاد اوید لحکومت حریم و همو وچکانی. بو آئشی آزاد بی لحکومت حریم بو اویک لجهان اختیار زندگی که نبروا بغا بیریتو، نه بو خاطری وی بروا بغا بگری، بو خاطری وی لو دو تاران اگرین، لو دا اسمو اگرین، ای روخینین جهان استبداد. پس ایمه اول دفعه آزادوین له لشي ومنفيكيا لشي لانقياد. لو نظامي ایمه لإنسانيت در تيري وأمانكات كويلة، لو نظامي وإيمه لماهية إنساني دا أمالي وداما أشوريت وأمانكا بحيوانات مرومالات ایمه لو آزادوين. بو چی؟ بو آزادی الاختیاره. توجه کن او سمع بنای دی بیت کانه. خب آزادی از چیزی است مثل این که آزاد باشیم از شکنجه و زندان. آزادی برای یعنی برخوردار از امکاناتی شویم برای بروز و پرورش استعدادها و شخصیت خود را برای شکل دادن به جهانی مناسب تر برای زندگی. به این مفاهیم و این مسائل که دقت کنیم می‌بینیم ذهنیت ایرانی ما هنوز در مرحله منفیت است. یعنی ما را در مرحله آزادی از هستیم و کمتر به آزادی برای فکر می‌کنیم. پرسیدید که آیا هیچ نشانه ای ببخشن لگرا یک تیکه بخوینم و جا استیجید که حق همچنان که اشاره شد ما می توانیم مثلا در بررسی اتن ایده حق را به صورت تفسیری بسازیم و بگوییم همه بحث های افلاطون و ارسطو و دیگران درباره عدالت و سیاست به چنین ایده مضمری برمیگشته است. اما چنین ایده‌ای را به این صورت نیز می توانیم بسازیم که به برخی کنش‌ها در تراژدی یونانی توجه کنیم. از همه مهمتر در آنتیگونه. منظورم کنش‌های گسسته است. بو یکم جار لحوزه ادبیات سیاسی کردوارا راپرین کردوارا سر بخوشی که هاورد بناو ترازان بترازید انسانك اترازي لنظم موجود لدنياي استي لم جهاني كهز اترازي لنرمكاني لچوارچي وكاني لهنجاركاني اترازي
و ترازان بۆ ئێمە بووە مایە ئینسانیەت کوردی. وتمان ئینسان بوون لە ترازان و تێتە دەر. وتمان ئەمە بارها وتگمانە. ئەم چمکە کە ئێمە بەکارمان برد هیچ کە بەکاری نەبردگە، چون ئەسن کاوران نافەهمێت ترازانیانێکی. کاورا فکرەکە لەوێ لەسرە کاغەز نووساگیانە بەشەر مافی هەست، ئەم بیگرێتەوە دەستەوە من بێژێت دواکەوتو منیتر زیقەکە مەمرم، بێژێ مەسعود بارزانی پیاو کوش. مەسعود بارزانی زیقەکە لە ترازان و ماف دەرتێ، لە ترازان و تۆ ئەترازی وەکو ئەنتیگۆنە، وەکو ئەوەی کە متەناهیەک ئەڕوا بەگژە نامتەناهیەکە. یەک ئینسان ئەڕوا بەگژە سیستەمێکی زەلی زەبەلاهی بێ بنا ترازیاگە ئەلەوێ مافتێتە دەرەوە. ئەمنە دامە بەم تێمە سەرەوەی کە تەمام ئەمانە دیبیت کریاگە لە ڕاپەڕینە. مثلا در سرکشی انتیگونه آنجایی که میگوید از قلبش فرمان میبرد نه از قدرت حاکم. با اطمینان میتوانم بگویم که گسست های انتیگونوار از نظم حاکم مدام در جهان ما رخ داده است، اما نمونه های محدودی از آنها ثبت شدند. یک نمونه هم با به صورت تشریحی ثبت شده باشد برای اینکه ما انگیزه و محملی برای پدیدارشناسی گسست داشته باشیم. کافی است ما بر پایه چنین پدیدارشناسی خطی ترسیم می کنیم که از میان کنش‌ها و نام‌ها بگذارد چون قیام‌های بردگان، چون شورش‌های دهقانی، چون انبوه ملحدان و زندیقان، آن زنانی که به عنوان ساحره سوزانده شدند، آن کتاب‌هایی که نابود شدند، آن صداهایی که در گلو خفه شدند. پرسیده اید که آیا هیچ نشانه‌ای از کوشش برای احقاق حق در گذشته و در جهان پیشین وجود داشته یا نه؟ نشانه‌های فراوانی از کوشش وجود دارد و ما باید همت کنیم تا آن را کشف کنیم و بخوانیم. یک راه کشف این است کتیبه یا کتابی از اعصار گذشته را می‌خوانیم که در آن از فتح و سرکوب سخن می‌رود. نوشته تهدید می‌کند، نوشته دشنام می‌دهد. سلطان زمینی و آسمانی در آن همدست می‌شوند. برای کوبیدن یک فرد، یک قوم یا یک عقیده، کار ما باید این باشد که این صدای خفه شده را بشنویم. در میابیم وقتی سلطانهای آسمانی و زمینی کف بردهان می آورند گسستی صورت گرفته است. چیزی از نظم جاری بیرون زده و برای ما مهم این بیرون زدن است. ترازن، این آشفته کردن نظم الهی سلطانی است. حق در شکاف زاده شده است. حق در شکاف زاده شده است، در گسست، در خروج. و بیلتان دید وتم وقتك للاي متون جولك نوسا نوسياغا كرد جنة، كرد أولاد جنة لقرا أم كفا أي چريني جولك فشاري بياتك تو لقرا مشيايا بدزانيايا أم جمينة وكرد بو أدن، أم ميجوة لكرد بو أسرنو، أم حمود دسبو بكردا أكيشن. لبر اويك جهان كرد جهان اختيار لبرامبر انقيادكي اوانا، لبرامبر كوتو زنجيرك ودسقاي كويلكر وعبوديتكر اوانا. كرد ترازياغ ام قوي زمين ابو بحيج امتي لم دنيا نايج جنوكا فقد بكرديان ود برو لبيشرف ناما بيشرف بدليسي ايجي كرد وكو كل زاوزيكا
ئەم دوشمنایەتیە بۆ ئەکەن بۆ نایژێ ئینگلیسی وەکو کولە زاوزەی کردنیای کرد بۆ نایژێ چینی وەکو کولە زاوزەی کرد بۆ ئێژێ کورت کردی کن ئەم دوژمنانەی کە بێ شەرەف نامە ئەنووسن بۆ ئەینووسن ئەم کەفە بۆ ئەچەرێنن بۆ هاوار ئەکەن وە بەربەردمان ئەدەن و ئەحمەق و نەزۆک و جاهل و شاخاوی و شەڕکەر و جنۆکە و ئەوانە باسمانەکەن چون ئێمە جەهانە اختیارە کوردی بووین نەئەچوینە ژێرە هیچ ئینقیادێ هیچ شەریعەتێکی دەرەوەی ئەم زەمینە ئێمە نەئەچوینە پشتش ڕەنجە دروستکریاک نان و ئاو خواردنە فەیکە درۆزنانە و خۆ ئەشکەوتکردنە درۆزنانە ئێمە ڕووبەڕوو ئەوینەوە لەگەڵ دنیا و یەمەیلە بە ئاشوب و ئینقیادا لە حەقیقی بوونە ڕەنجەکانە خۆمان ئینسان بوون لە ترازانەوە تێتە دەر وەلا هیچ کەس پێی بەمە نەبرد تا پەیمانە حەیدەری و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ پێی نەبرد تۆ بە شوێن حەقا ئەگەڕێی کاورای کاو لە حقوقە بەشەر باز کاورای ناو گەڵباز تۆ چۆن پێت نەبرد بۆچی کەف ئەچەرێنن تۆ بە شوێنە کتاوە سوڵتانەکان و کەتیبەی کوورش و جانجاک ڕۆسۆ ئەگەڕیای بەڵام نەدەزانی وەختی ئەکەوینە بەرهێرش جوولەکە وەختی جوولەکە حەملەمان پێئەکا لە ژێر ئەدیانە ئیبراهیمیە لە ژێرە نەزمە دەوڵەت و قانونە مەدەنیە بە سەلاح ماف مرۆڤ حەملەمان پێئەکا ئەم بێشەرەفە جەهانە کوردی ئەکوتێ لە ژێرە ناوە حەملەیە مرتەجع و ئرتجاع و دواکەوتگ وەگەرە کێسی ئێمە داتەپێنێ وا کەف ئەچەرێنێ لە بەرامبەرە کوردایەتیە ئەوە ئەو کوردایەتیە بوو ئەو کوردیەتە بوو وا نەئەچوە ژێرە بارە دنیای ئینقیادە کۆیلەکەرە ئەمان ئیستا فەهمید کاولای کاولە بنە جوولەکە تۆ هەر بەشەر نیەی حیز فەهمید خود تسکو ئەەکەیتەوە خود تەنگەوە ئەەکەیتەوە تو حاڵیت بوو گەلەم جەهانە تو ئەسەن ئیگزیست خود ئاگاداری من مطمئنم تۆ ڕعیەت زای ابن ڕعیەتی کە تۆ نافەهمی شکۆ چه شەکڵیە شکۆ بنە جوولەکەی تێ هەڵدریاگی موسایی هاڕیاگی دەنانسانە کوردی خۆی ناخەمڕێنێ و ئازار تەحەمولکە تعدا تحملکە نەتەحملی ناکە چون ئینسانە کوردیە بکەوێتەوە خەیچە و خەنجەکردن تەنەزول بکە تەنەزول ناکە بۆ کەس ئەمە ئەوەسە وا جوولەکە حەملەی پێکرد و ئەلەگرا ئەفەهمی جەهانە کوردی چه شەکڵی بوو دا ئێستاگەرەکتە بڕۆیتەوە لاپەڕەی کە تێوەکانە غەربیەکان بکەیتەوە بزانی جانجاک ڕۆسۆ چی ئەیژی ئاخرین ورژن و مۆدەی ڕووناکبیری چه شەکڵیە نۆدە لە ویگنە قەرقیزستانی بخوای و شیرە سەودا ئاقڕە خاز تۆ حاڵی بوو گەلەم دنیا تۆ بە خۆت ئێژی خەباتە کردگە تۆ هەر ئەزانی خەبات چه شەکڵیە خەباتەوەسەوە منەیکەم وا یاران ڕاپەڕی نەیکەن خەباتەوەسەوە ترازیاگە لە هەموو نەزمە کۆیلەکەرە ئەم جەهانە ترازیاگە ئینسانیەت لەوێ تێتە دەرمەڕ و ماڵات تۆ سەرە خسکەسە خوار خەریکی ئەلەوەڕی لە ژێرە سایەی بابە ئەمریکاتە لە ژێرە سایەی نظامە جوولەکە تا سەرە خسکەسە خوار ئەلەوەڕی وەخوات ئێژی بەشەر حەیوان تۆ هەر ئەتوانی فکرکەیتۆ تۆ هەر ئەتوانی تەسەوڕکەی ئیمەجینەیشنکەی خیاڵ بفڕێنی تۆ هەر جورئەتە هەست شەهامەتە هەست بترازی کورە دڵە ئەتۆقێ خۆ و تەڕەکەی تۆ کەی ماڵام قسانیتە بۆیە ڕێت ناکەوێ لەم قسانەکە منەیکەم ڕێت ناکەوێ لێ من ڕێم لێکەوێ چون من ترازیاگەم ئەوە فەخرە گەورەیە منە وەکو ئینسانە کوردی کە لە بەرامبەرە گەورەترین دوژمنە زندگیە نظامە ئینقیادگەرە کۆیلەکەرە سیستەمە جودۆ کریستیانەتی وێسیاگەم فەخرە منە ئەوە مەجدە منە ئەوە مەچەکە بەهێزە منە وا یەکتەنە کارە دە دەوڵەتم کرد ئەوە ئێرادە تێرێتی
ئێستا بچۆ لە پشتە مافە مرۆڤ خۆت بخەمڕێنە وەکو قوروانی سوالکەمە ئینسان هەستیم من پێشرەفتە هەستم من پێشکەوتووم و دنیا پێشکەوتووە و دنیا دموکراسیە تۆ ناوی بێرە لە خۆیوە تێت ناوی بێرە تێت زەریف گیان نەرم و ناسک تۆ بەشەری من ئینسانم کامیتە بەچین ئینسانی چون لە ناوە مافیە مرۆڤ نووسیاکە تۆ ئینسانی ماتەڵی بابا ئامریکا پێبێژێ تۆ ئینسانی ماتەڵی پێبێژێ نان بخۆ یا نان مەخۆ بگەڕێ یا مەگەڕێ ئەگەرا خاکە تۆز یا خاکە تۆ نییە تۆ مەجالە هەزواژیان کە یان نەیکەی یاڵەتی متحدەی ئەمریکا غەڵەت ئەکاوە ئەژدا و ئابادیوە وا ئێوەی هاڕیاگە بە کۆیلە کریاگە دەسە ئەم نزامە بستی خاکتان نەهێشت و کە ئینسان تیا بژیت و بە غوڕور و بە ئەندازەی کرامەت ئینسانی تیا بژیت ئێوە نەتانهێشت دەیسە تۆ ئەفەهمی تۆ زانی مافیانێ چه شەکڵیە ماف چییە لێمان مردن و چیمان کردگە و گەنجانە و هاتکەسە دەرە و مافەڕەوای خۆمانە و مامۆسایانە و ماپارەیان نەگرکە و مەعاشیان نەگرکە و لێمان مەدە تورکیە پەلامارمان مەدە و دوچمان کردگە و گەرەکمان ئەگرا پانوێت و ئێران پەرامارمان مەدە و ئەو تەماتە بابێنێ و تخوا و دەستمەکەن و دەمە ئێرانە و با نەماخوا هەی بەش گورگ بخوا بەش دڵە بتۆقی دەی بۆ کەی تۆ کەی گەرەکتە زندگیکەی دەی تۆ کەی بە شەرویی کەی تۆ ئەزانی لەزەت چییە بۆیە من وتم براکەم ئینسانی ڕعیەتوێ کۆیلەوێ نازانێ مەجد چییە گەورەی چییە توێ نایێرێ بۆی ئەو چوزانێ کەی لە وەتەن بوون چییە ئەو هەر کە ئەربابە لە ژێری ئەخەفێ دەی تو خوا کاورایە بووە نۆکەر غروریشی هەس مەردانگیشی هەس گەردەن کەشیشی واتە توخوا پیای چاپلووسم ماستاوکەر وا جورئەتی نییە قسە بکە زاتی نییە ڕۆک قسە بکە پێسە کەلامەکەی بکەنێ تخوا پیاگە دەی شەهامەتیشی هەس بۆی مهمە بیوێت دەی غوروریشی هەس دەی جووسکەی بۆی لە خۆی دفاعەکە بۆیشی دفاعەکە بۆ پێی بەرەخوا ئەوە گەر پێیبەری بخواردایە خۆنەوە نۆکەر بۆیە ئینسانە ئاست بەرز شکۆی گەرەکە ئەزەمەتی گەرەکە ئینسانە ئاست بەرز غوروری هەز خۆی کەم ناوێنێ لە ئاستە کەسا خۆی داناشکێنێت بۆ نیاز مەجالە ئەم زندگیە ئەوەنە مهم ناوێنێت هەر خاری و خفتێکی بۆ قبولکە زندگی معنای نییە تۆ گەردەن کەشنەویت زندگی معنای نییە تۆ مەنیەت نەوێ زندگی معنای نییە تۆ هەست نەکەی بە فەخر و قاچەخەیتە سەران زەمینە نە هاڕیاگێکی تێ هەڵدریاگە دنیاوی نایەوە خۆش